بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەس ئەم ناونیشانی توێژینەوەکی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتیە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەوێدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غەیر عەمدی، کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر چاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم، بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە، بەرپرسی جەنگەکان خۆی بووە، زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاو سەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث، ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتابي الإحكام في أصول الأحكام دا ما جبا تصرفات ديني ودنيوي أداليك جاءك ورا نابتك البكرت. وقاضي عياض وإمام غزالي، تنان إمام غزالي نصك صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك ذاك أو كذبتي يا وتبيتي سنته، بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صەحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صەحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆزیا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی، ئایا فەرمانم پێ یەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوە نەبێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئینەما ئەنە ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئەجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەوە فەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يا الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا عمرة القضاء هاد مكة اختلافي تدايا مشركان ياوت رأي الراجح ويك صار عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازب لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لەبەر ڕەتدانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا ئەڵێ یعنی چی صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵات بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەر ئەو نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردووە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زمانێک یاخود مەکانێک یا بەبوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵێین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضح ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرزانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وەک کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکێ الأئمة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت بە تێگەیشتنە ڕواڵەتیەکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەستی ئەوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش لە هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتمما حکمەتێکە لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدووریای عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگە ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حیزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرموودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرموودەکە تەشریعە فەرموودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فرمي خذي ما يكفيك وولدك بالمعروف أم فرموديا پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقی نەکێشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرموودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرموودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەک هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکال دەبێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرموودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگای شکێ بۆ نیشاندا فەرموودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناوباخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرموودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێچەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرموودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەتەوە بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرموودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرموودەی ئەنتم ئەعلەم بئەمری دنیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهاتبێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل دەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظەنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظەنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرموودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرموودە هەردووچیان لە فەرموودە ئەدات فەرموودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرموودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تەطبیقکردنی عەشوایی کێشە دروستەکات بۆ دینداری ئەقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم
بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وصياني برئيس الله يخوي قولتان لبيت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەبەست ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتیە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە، بەرپرسی جەنگەکان خۆی بووە، زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاو سەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتابي الإحكام في أصول الأحكام دا أما جبا تصرفاتي ديني ودنيوي أدا ليكي جاكاتا ورا نابتك البكرت وقاضي عياض وإمام غزالي تنان إمام غزالي نصيكي صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك داك أو كذبتي يا وتبيتي سنته بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صەحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صەحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆزیا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە فەرمێ ئەتەئمڕونی ئایا فەرمانم پێ دەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوانە بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنە ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وئیلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئیجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەو ئەفەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يا الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا بعمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ياوت رأي الراجح ويك صار عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لە بەڕەت دانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا الله يعني شي صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵات بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەر ئەو نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یا خوتمەکانێک یا بە بوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگادا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وەک کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکێ الأئمة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت تێگەیشتنە ڕواڵەتێکە تەشریعی نظامی طبقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەس ئەوە نییە ئبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش لە هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتمما حکمەتێکێ لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدوورەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگە ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حیزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرموودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرموودەکە تەشریعە فەرموودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فەرمووی خذي ما يكفيك وولدك بالمعروف ئەم فەرموودەیە پێشەوا شافعی ڕەزای خۆی لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقی نەکێشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێ لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرموودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرموودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەک هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرموودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگایەکی بۆ نیشاندا فەرموودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناوباخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرموودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێچەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرموودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەت بۆ بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرموودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرموودەی ئەنتم ئەعلەمو بئەمری دونیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهات بێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرموودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرموودە هەردووچیان لە فەرموودە ئەدات فەرموودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرموودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروست دەکات بۆ دینداری ئەقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم
بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موساني برنس الله يخوي قولتان لبيت دیارە لەبەر ئەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەبەستم ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن بریتیە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە. بەرپرسی جەنگەکان خۆی بووە. زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاوسەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتاب الإحكام في أصول الأحكام دا أما جبا تصرفات ديني ودنيوي أداليك جاءكاته ورا نابتك البكرت وقاضي عياض وإمام غزالي تنان إمام غزالي نصك صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك ذاك أو كذبتي يا وتبيتي سنته بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەرافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆز یا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی ئایا فەرمانم پێ دەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوانە بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنە ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئیجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەو ئەفەرمێ صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يا الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا بعمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ياوت رأي الراجح ويك صالح عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لە بەڕەت دانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا الله يعني شي صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵاغ بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەرەوە نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یا خوتمەکانێک یا بە بوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وە کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکی الئیمەة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت تێگەیشتن ڕواڵەتێکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەس ئەوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش دەیش هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتما حکمەتێکێ لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدوگەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگەر ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حیزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرموودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرموودەکە تەشریعە فەرموودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فەرمووی خذي ما يكفيك وولدك بالمعروف ئەم فەرموودەیە پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقینێکیشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرموودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرموودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەک هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرموودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگایشکێ بۆ نیشاندا فەرموودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناو باخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرموودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێچەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرموودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەتەوە بە کەسانێکی دیاریکراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرموودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرموودەی ئەنتم ئەعلەموا بئەمری دونیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهات بێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 و کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرموودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرموودە هەردووچیان لە فەرموودە ئەدات فەرموودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرموودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروست دەکات بۆ دینداری أقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم
بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. مەبەستم ئەم ناونیشانی توێژینەوەکی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتیە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی، کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر چاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم، بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. یەکێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە. بەرپرسی جەنگەکان خۆی بووە. زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاو سەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث، ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتاب الإحكام في أصول الأحكام دا أماجبها تصرفات ديني ودنيوي أدا ليكي جاكاتا ورا نابتك البكرت. وقاضي عياض وإمام غزالي، تنان إمام غزالي نصكي صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك داك أو كردبيتي يا وتبيتي سنته. بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆ چوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆ زیا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی، ئایا فەرمانم پێ یەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوە نەبێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئینەما ئەنا ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئەجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەوە فەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يا الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك ديك بو عمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ناوت رأي الراجح ويك صار عمرة القضاء بوا محمد وشنكوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لەبەر ڕەتدانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا ئەڵێ یعنی چی صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵات بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەرەوە نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمایان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یا خوتمەکانێک یا بە بوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا فله عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وەک کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکی الأئمة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت بە تێگەیشتنە ڕواڵەتیەکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەس ئێوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش لە هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتمما حکمەتێکە لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدوگەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگەر ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرموودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرموودەکە تەشریعە فەرموودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبوو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فرمي خذي ما يكفيك وولدك بالمعروف أم فرموديا پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقی نەکێشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرموودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرموودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەک هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرموودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگایش کێ بۆ نیشاندا فەرموودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناو باخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ پێی فەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرموودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێشەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرموودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەت بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرموودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرموودەی ئەنتم ئەعلەموا بئەمری دنیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهات بێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظەنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظەنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتوون لە مەقامی دنیاییە هاتوون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرموودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرموودە هەردووچیان لە فەرموودە ئەدات فەرموودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرموودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروست دەکات بۆ دینداری ئەقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم
بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وصياني برئيس الله يخوي قولتان لبيت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەس ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتیە لە ڕەتکردنەوەیشی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە، بەرپرسی جەنگەکان خۆی بووە، زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاو سەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتابي الإحكام في أصول الأحكام دا أما جبا تصرفاتي ديني ودنيوي أدا ليكي جاكاتا ورا نابتك البكرت وقاضي عياض وإمام غزالي تنان إمام غزالي نصكي صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك داك أو كذبتي يا وتبيتي سنته بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆزیا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە فەرمێ ئەتەئمڕونی ئایا فەرمانم پێ دەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوە نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنە ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئیجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەو ئەفەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يرى الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا عمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ياوت رأي الراجح ويك صار عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لە بەڕەت دانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا ئەڵێ یعنی چی صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵات بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەر ئەو نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یا خوتمەکانێک یا بە بوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضح ئەم فەرمودە ڕێگادا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وەک کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکی الأئمة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت تێگەیشتنە ڕواڵەتیەکە تەشریعی نظامی طبقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەس ئەوە نییە ئبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش لە هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتمما حکمەتێکە لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدوگەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگە ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرمودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرمودەکە تەشریعە فەرمودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فەرمووی خذي ما يكفيك وولدك بالمعروف ئەم فەرمودەیە پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقی نەکێشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێ لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرمودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرمودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەکە هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرمودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگایەکی بۆ نیشاندا فەرمودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناوباخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرمودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێچەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرمودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەت بۆ بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرمودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرمودەی ئەنتم ئەعلەموا بئەمری دنیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهات بێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 و کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرمودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرمودە هەردووچیان لە فەرمودە ئەدات فەرمودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرمودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروست دەکات بۆ دینداری ئەقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم
بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەبەستم ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆمە. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی، کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرچاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم، بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. یەکێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە، بەرپرسی جەنگەکان خۆی بووە، زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاوسەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث، ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتابي الإحكام في أصول الأحكام دا أما جبا تصرفاتي ديني ودنيوي أدا ليكي جاكاته ورا نابتك البكرت. وقاضي عياض وإمام غزالي، تنان إمام غزالي نصيكي صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك داك أو كردبيتي يا وتبيتي سنته، بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆ چوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چۆ کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆ زیا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی، ئایا فەرمانم پێ دەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوە نەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنا ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئەجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەوە فەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يعني الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا عمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ناوت رأي الراجح ويك صار عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لەبەر ڕەتدانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا ئەڵێ یعنی چی صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵات بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەرەوە نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یا خوتمەکانێک یا بەبوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلەحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵێین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلەحەتە بە گۆڕانی مەسلەحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلەحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلەحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وەک کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و ملابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلەحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکێ الأئمة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت بە تێگەیشتن ڕواڵەتیەکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرموودەمە بەس ئێوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتما حکمەتێکێ لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدوگەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگەر ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرموودەیە مستەندەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرموودەکە تەشریعە فەرموودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبوو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فرمي خذي ما يكفيك وولدك بالمعروف أم فرموديا پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقینێکیشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرموودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرموودەکەیە کێشە دروزەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەکە هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرموودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگایش کێ بۆ نیشاندا فەرموودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆ ناو باخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرموودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێشەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرموودەکە ئەگەوڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەت بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرموودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرموودەی ئەنتم ئەعلەموا بئەمری دونیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهات بێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظەنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظەنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرموودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرموودە هەردووچیان لە فەرموودە ئەدات فەرموودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرموودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروزەکە بۆ دینداری ئەقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم
بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەر ئەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مەبەستم ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتیە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابەندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر چاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە. بەرپرسی جەنگەکان خۆی بووە. زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاوسەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتاب الإحكام في أصول الأحكام دا أماجبها تصرفات ديني ودنيوي أداليك جاءكاته ورا نابتك البكرت وقاضي عياض وإمام غزالي تنان إمام غزالي نصك صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك ذاك أو كذبتي يا وتبيتي سنته بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەڕافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرابوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆزیا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی ئایا فەرمانم پێ دەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوە نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنە ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئیجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەو فەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يا الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك دي هكا بعمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ياوت رأي الراجح ويك صالح عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لە بەڕەت دانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا الله يعني شي صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵاغ بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەرەوە نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یا خوتمەکانێک یا بە بوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وە کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکێ الئیمەة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت تێگەیشتن ڕواڵەتێکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەستی ئەوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش لە هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتمما حکمەتێکێ لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدورەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگە ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حیزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرمودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرمودەکە تەشریعە فەرمودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فەرمووی خذي ما يكفيك وولدك بالمعروف ئەم فەرمودەیە پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقینێکیشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرمودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرمودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەک هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرمودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ و ڕێگایەکی بۆ نیشاندا فەرمودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆن ناو باخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەیفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرمودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێچەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرمودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەتەوە بە کەسانێکی دیاریکراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرمودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرمودەی ئەنتم ئەعلەموا بئەمری دونیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهات بێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 و کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرمودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرمودە هەردووچیان لە فەرمودە ئەدات فەرمودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرمودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروست دەکات بۆ دینداری أقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أعوذ بالله الرجيم
بسم الله الرحمن الرحيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان و خوشکانی بەڕێز و خۆشەویست، سڵاوی خوای پەروەردگار و ڕەحمەت و میهرەبانی بڕژێ بەسەر هەموو لایەکدا. خۆشحاڵم لە بابەتێکی نوێ بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەمەوە کە بابەتێکی گرنگ و هەستیارە و ئەمڕۆ خەڵکێکی زۆری لە ڕابوونی ئیسلامی و دەرەوەی ڕابوونی ئیسلامیش بەخۆیەوە سەرقاڵ کردووە. کێشە و گرفتێکی زۆری بۆ ڕەوتی بانگەوازی ئیسلامی دروست کردووە، بۆ کۆی بانخوازان و مامۆسایان و ڕەوتی ئاینی دروست کردووە. بە هەمان شێوە گرفتێکی زۆریشی لە خیتابی شەرعیە دروست کردووە، لە بابەتە فقهی و حکمە شەرعی و بیر و باوەڕێکانە دروست کردووە. ئەم بابەتە خۆشەویستان بە بابەتی تەکفیر ناسراوە، واتە بە کافرکردنی خەڵک، بە کافر لە قەڵەمدانی خەڵک. مەبەستمان لە تەکفیر چییە؟ سەرەتا وەکو پێناسەیەک خۆشەویستان، پێناسی تەکفیر بریتیە لە بڕیاردان لەسەر دەرچوونی کەسێک لە بازنگی ئیسلام و چوونی بە بازنگی کوفرە، ینی کەسەکە لە بازنگی ئیسلام دەرەچێتە بازنگی کوفرەوە، یا ئەوەتە کەسەکە هەر لە ئەسڵا ئیماندار نەبووە بەڵام کارێک یا گفتارێک یا بیر و باوەڕێکی هەیە، ئەم کار و گفتار و بیر و باوەڕە لە بازنگی کوفرە پێناسی ئەکەن، لە بازنگی کوفرە بێنایەکەن. جا هەر کەسێک ئەمە بکە یا هەر کەسێک ئەم قەناعەتی هەبێ، ئەمە پێی ئەوترێک کافر و لە بازنگی ئیمانە ڕواتە دەرەوە. ئەم خاڵە بەڕێزان وەکو عەرزم کردن ئەمڕۆ مەترسیەکی زۆری لەسەر خیتابی ئیسلامی دروست کردووە، دروستبوونی هەندێک گروپ کەسایەتی، هەندێک ڕەوتی فکری کە ئەمەیان کردوێتە منهەج و بینا لەسەر ئەمە کارەکەن و ئەمە وەکو عەرزم کردن بشێوی ناوەتەوە بۆ خەڵکی مسلمان. من حەزەکەم لە زنجیرە باسێکە پشتیوان بەخوای پەروەردگار تیشک بخەمە سەر بابەتی تەکفیر، بنەماکانی هۆکارەکانی دروستبوونی سەرەتایی دروستبوونی تەکفیر لەکوێوە سەری هەڵداوە، ئەو بنەما شەرعی و زانستیانەی کە ئێمە بووی ئەگەڕێنەوە لە مەسائلی تەکفیرە. ئەم بابەتانە گرنگە خەڵکی مسلمان پێناسەیەکی علمی زانستی دقیق بزانێت لەبارەیانەوە، بۆ ئەوەی کە ئەوەی شەرعی خوا پێمانەڵێ ئەو قەناعەتەمان هەبێ بەرامبەر بە فکری تەکفیر بوون و مەسەلەی کافرکردنی خەڵک. ئەم بابەتە خۆشەویستان من کە هاتووم قسەم لەسەر کردووە، نەهاتووم بڕۆم لە کتێبەکانی ئەدەبیاتی ئیخوانەوە قسەی لەسەرکەم، یا ئەدەبیاتی ئەهلی تەسەووفەوە قسەی لەسەرکەم، یا ئەدەبیاتی ئەهلی سەلەفەوە قسەی لەسەرکەم، نە، هاتووم لە ئەدەبیاتی سەلەفی ئەوەی کە پێیان ئەوتێن لەمڕۆیە سەلەفی تەکفیری جیهادی خۆیانەوە قسەم لەسەر کردووە. قسەی ئەو زانا پێشینانم هێناوە کە ئەوان پشتی بێ ئەبەستن. بۆ نمونە پیاوێکی وەکو ئیبن تەیمیە کە بەداخەوە ئەوان شێوەی ئیبن تەیمیەیشیان شێواندووە لەو ئەدەبیاتانی کە خۆیان قسەی لەسەرەکەن و ئەدەبیاتانی کە بە حساب پەیڕەوی ئەکەن. گەڕاومەتەوە بۆ ئەو کتێبانی کە ئەوان وەکو ئەدەبیات زۆر بەتوندی لە قەڵەم ئەدەنەوە بەکاری دێنن. گەڕاومەتەوە سەر کتێبەکانی ئەبوو محەممەدی مەقدیسی، کتێبەکانی ئەبوو بەسیر، ئەبوو الئەعلای مەودودی پێش ئەوان، باشە لەگەڵ کتێبەکانی سەید ئیمام کە معروفە بە عەبدولقادر عەبدولعەزیز و زۆر کتێبی هەیە، کتێبی عومدە و کتێبی الجامع فی طلب العلم الشەرعی. ئەم کتێبانی ئەم پیاوە کە ئێستا ئەم پیاوە خۆی مراجعاتە نووسێتەوە. هاتووم لەم ئەدەبیاتانەوە ئەمەوێ قسە لەسەر بابەتی تەکفیر بکەین و بزانین تەکفیر تا چەندێک ئەو بابەتی برادرانێک تەنزیری بۆ ئەکەن و پێیان وایە ئەمە منهەجێکی شەرعیە، بزانین تا چەند ئەمە شەرعیە لە میزانی کتێبەکانی ئەوانەوە، لە میزانی ئەحادیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دەقەکانی قورئان و تێگەیشتنی پێشینی ئەم ئومەتە بۆ ئەم بابەتە. خاڵێکی تر کە پێم خۆشە لەم پێشەکیە ڕوونی بکەمەوە ئەوەی بەڕێزان من نامەوێت لەم زنجیرە باسەیە بڵێم حکمی تەکفیر نییە لە شەرعە، یا تەکفیر تاوانێکی گەورەیە. تەکفیر حکمێکی شەرعیە بەڕێزان، تەکفیر حکمێکی شەرعیە، هەر وەکو نوێژ، وەکو ڕۆژوو، وەکو زەکات، وەکو حەج لە قورئانە خوای پەروەردگار باسی کردووە و خوای پەروەردگار کۆمەڵی خەڵکی بە کافر لە قەڵەم داوە لە قورئانە. ئێمە ناتوانین ئینکاری لەمە بکەین، لەبەرەوە من دێم ئەمەوێ شیکاریەکی بابەتی و زانستیانی قوڵ بۆ ئەم بابەتە بکەین بۆ ئەوەی تێی بگەین وەکو خۆی.
نەوە تا ئینکاری بکەین لە بنەماوە، نەوە تا بەو ڕەهایش کە هەندێک کەسایەتی هەندێک گروپ دەستە ڕەوت قەناعاتیان وایە کە هەموو خەڵک کافرە و کە هەموو خەڵک بێدینە و هەموو خەڵک خوێنی حەڵاڵە، ئەمەوانەیە لە شەرعا. تەکفیر بابەتێکە حکمێکی شەرعیە لە مەودایەکی زۆر تەسک بە ضەوابط و قیودی خۆی بەکاردێ. بۆ نمونە ئێمە لە شەرعا هەر کەسێک پێمان گوت تۆ موسڵمانی، خۆی وتی ناکا کە موسڵمانیم ئەمە کافرە، ئەمە ئیتر ئێمە پێی بڵێن یا پێی نەڵێن کابرا کە خۆی بە کافر لە قەڵەمەدا تەواو کافرە، بیر و باوەڕی نییە و خۆی ئەتراف لەسەر خۆیەکە. کەسێکی تر کە ئیماندارە بەڵام بیر و باوەڕێک یا قسەیەک یا کردەوەیەکەکە لە بازنەی ئیمانە بایتە دەرەوە، ئەم کەسە ئەگەر پێمان گوت پێویستە تەوبە بکە بگەڕێتەوە بۆی بێتەوە بازنەی ئیمان، ئەگەر ناکافرە. بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە باسی دیمەنێکەکە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵانیە لە غەزایەک دەگەڕێنەوە، کۆمەڵێک لە منافقەکان لەگەڵ هەندێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، طبعا هاوڵەکان نایکەن، منافقەکان گاڵتە بە پێغەمبەر و ئاەتەکانی قورئانەکەن. ئەصحابی پێغەمبەر هەندێکیان سیان چوارێک لەگەڵیانە ئەبن زەردەخەنەیەکەکەن بۆ گاڵتەجاڕەکانی ئەوان. خوای پەروەردگار ئاەتە نێرێتە خوارەوە و بە پێغەمبەریش ئاگادارەکاتەوە کە ئەمانە لە کاتی گەڕانەوە ئەم هەڵوێستە شیاوەیان هەبوو. دواتر خوای پەروەردگار پێیانە فەرمێ وەلئین سەئەلتەهوم لەیەقولون ئینەما كنا نخوض ونلعب. ئەفەرمی ئەگەر لێت بپرسینایە ئەم کارەتان بۆ کرد، یان گوت وەڵاهی ئێمە تەنها مۆزوعی کار بەڕێکردن و سوعبەتمان کرد. طبعا هاتنە خزمەت پێغەمبەر فعلەن وایان گوتیان ئەی پێغەمبەری خوا وەڵاهی مەبەستیم بێدینیمان نەبووە، تەنها کات بەڕێکردن بۆ ئیتر لە کات بەڕێکردنەکەیشە گاڵتەوگە پێکمان کرد، ناوی تۆ ناوی کۆمەڵی برادری کە ها بەدەممانە و کۆمەڵێک بابەتی قورئانمان قسە لەسەر کرد و خوای پەروەردگار ڕێی ئەمەیان لێ ئەگرێ. پێ فەرمێ بە پێغەمبەر ئەفەرمێ قل ئەبیالله وآیاته ورسوله كنتم تستهزئون. ئەی محەممەد پێیان بڵێ ئێوە بە قورئان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاەتەکانی قورئان گاڵتەدان نەکرد، پەروەردگار زۆر بە واضحی پێیانە فەرمێ لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. ئەفەرمێ هیچ پاساو نەهێننەوە، ئێوە دوای ئەوەی کە ئیماندار بوون کافر بوون. ئەم خاڵە زۆر گرنگە خۆشەویستان، قورئان بە واضحی ئەفەرمێ ئەمانە ئیماندار بوون. خوا ئەفەرمێ بعد إيمانكم قد كفرتم بعد إيمانكم، خوا شایەتی ئیمانیان بۆ ئەدا پێش ئەوەی ئەم گاڵتە جاڕیە بکەن، دوای ئەوە خوای پەروەردگار بڕیاری کوفریشان لەسەرەدا. بۆیە بەڕێزان یعنی ئەم حکمە حکمێکی شەرعیە لە قورئانە هەیە، لە ئەحادیثەکانی پێغەمبەرە هەیە صلی الله عليه وسلم، بەڵام ئەم حکمە پێویستەکە ئێمە وەکو خۆی ئەم ئیسلامە بەڕێزان ئاینێکی زۆر عەزیمە، وەکو سەیدەلیەیەکی گەورە وایە. ئەم سەیدەلیە دەرمانی هەموو نەخۆشیەکی تایە، وەڵامی هەموو پرسیارێکی تایە. بەڵام ئەو کارمەندانی لە دەرمانخانەکە ئیشەکەن، ئەو دکتۆرانی لە دەرمانخانەکە ئیشەکەن، ئەگەر ئەم دەرمانانە بە شێوەیەکی هەڵا یا زیاد لە ڕێژەی خۆی یا کەمتر لە ڕێژەی خۆی بن بە خەڵک لە جاتی ئەوەی دەرمانەکە بێ بە سەبەبی شیفا و عیلاج دەرمانەکە بێ بە ژەهر و نەخۆشەکانە کوژێ. ئێستا بەداخەوە زۆربەی ئەمەی پزیشک ئەو بەڕێزانی لەم دەرمانخانەیە کارەکەن دەرمانی هەڵا ئەدەن بە خەڵک، تەنزیلی هەڵا ئەکەن، نەزانن لە دەرمانخانەکەیە ئیشەکەن، بوون بە مایەی شێواندنی سیما جوانەکەی ئیسلام. ئەو شەریکانی کە دەرمانەکەیان ئینتاج کردووە باشە، ئەگەر هاتوو ئەم شەریکەیە دکتۆرێکی نەزان دەرمانەکەی دا بە نەخۆشەکە، دەرمانەکە نەتیجەیەکی سلبی هەبوو، ئەو کاتە سومعی شەریکەکەش بەدناوە بێ. ئێمە زۆرێکمان وامان کردووە، ئێمە دەرمانی هەڵەمان داوە بە نەخۆشەکان، ئێمە هاتوین کەمتر یا زیاتر لە ڕێژەی خۆی دەرمانەکە لە جاتی ئەوەی دەرمان بێ بووە بەژار بۆ نەخۆشەکان، نەخۆشەکان پێی زیادی کردووە. ئێمە ئەمانەوێ قسە لەسەر ئەوە بکەین کە تەکفیر چۆن وەکو حکمێکی شەرعی ئەیەک بێ، یەکەم خەڵکی پسپۆڕ و شارەزا ئەم حکمە بەکاربێنن، دووەم لە سنووری شەرعی خۆی نەترازی ئەم بابەتە، زیادە ڕەوی تێدا نەکرێ. هەر حکمێکی شەرعی نوێژ ڕۆژوو هەموو عیبادەتەکان کە زیادە ڕەوی تیاکرا لە حەدی خۆی باشە، یعنی قاعدەیەکە لە كل شيء زاد عن حده انقلب إلى ضده. هەموو شتێک لە سنووری خۆی ترازا عکسە بێتەوە نەتیجەکەی. لەبەرەوە دین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تحذیری دا فەرمیتی هەلەکە المتنطعون، ئەوانەی کە پەرگیرن لەم شەریعەتی خوایە بە هیلاگەچن سەرەڕۆ ئەبن. کەواتە ئێمە ئەمانەوێ لە قاعدەی شەرعی خۆیان قسە لەسەر ئەم بابەتە بکەین. خاڵێکی تر کە گرنگە ئێمە بیزانین وەکو مقدمە بەڕێزان ئەوەیە، ئێمە هیچ کەسێکمان با حەزەرکەین لە دینی خوا بە بێ بەڵگە بە بێزانست قسە نەکەین. بۆ چونکە ئێمە زۆر جاروا ئەزانین تەنها دزی و درۆ تاوانە. نا بەڕێزان دزی و درۆ قوبوڵمانە تاوانە، بەڵام لەو تاوانتر گەورەتر لەو تاوانی ئەوەی ئینسان بەدەم خواوە قسە بکە.
خواهي پروردگار لقرآن هرشاك أفرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون أفرمي بزماني دروي خوتان بوليني حلال وحرام مكن أفرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب بو درو بدم خوا بكن خوا هرشاك أفرمي إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون أواني درو بدم خوا أكن هرجيز رزقالي النبي بس زي حقي خوا نقن ابن القيم درباري أم بابا تكتبي كنوسيو برزان بناوي إعلام الموقعين عن رب العالمين واتا ئاگادار کردنەوەی ئەو کەسانی کە بەناوی خواوە ئیمزاەکەن کەسێک کە ئەڵێ لە شەرع ئەم بابەتە وایە با بابەتەکە بچووک بێ با بابەتەکە پەیوەندی بە دەستنوێژەوە هەبێ بە سووری بانگانی ئافرەتەوە هەبێ با بابەتەکە گرنگی یعنی لە هەمیشی فقهی ئیسلامیە بێ تۆ بەناوی خواوە فتوا بۆ خەڵک دەدەی حرامە درۆ بکەی بەدەم خەڵکەوە ئەی ئەگەر بەدەم خواوە کردت ئەی بەدەم شەرعی خواوە درۆت کرد بەدەم پێغەمبەری خواوە ئەو کاتە درۆکە تاوانەکە گەورەتر ئەبێ لەبەرەوە ئیبن القیم لەم کتێبەیە ئەڵێ ئەو کەسانەی ئاگاداری بۆ ئەو کەسانی کە بەناوی خواوە ئیمزا ئەکەن خۆ تۆ ئەمە شەریکەیەک نییە خۆت مدیری بیت و بە ئەمری خۆت بڕیاری تیا بدەی نا ئەمە دینی خوایە تۆ خاوەنی نیت تەنانەت پێغەمبەریش خاوەندارێتی ئەم دینەی نەکردووە بەبێ ئیذنی خوا مۆڵەتی پێداوە ئەبینین لە قورئانە لە هەندێک شوێنە خوا گلەیەکی ناسک لە هەندێک هەڵوێستی پێغەمبەر ئەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لە بابەتێکا لە هەڵوێستێکا ڕەئیەکی دابێ ئەگەر ڕەئیەکی وەکو پێویست نەبوو بێ پەروەردگار کە خاوەنی دینەکەیە خۆی هاتۆتە سەرخەت لەسەر مەسەلەکە بۆیە ئەبوو بەکر لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەڕوونی قاعدەیەکی جوانی داڕشت فەرمی من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت ئەم دینە دینی خوایە خوش خاوەندارێتی ئەکا لەبەرەوە ئێمە کە بەناوی دینەوە قسەکەین بەناوی خواوە قسەکەین ئەگەر ئێمە درۆمان کرد بەدەم سەرکردەیەکەوە بزانن چۆن محاسبەمانەکان و ڕاپێکی دادگامانەکەن و ئەبێ ئیسپاتیکین کە ئەو سەرکردەیە ئەو هەڵوێستی هەبووە لەو شوێنەدا ئێگەر بەدەم خواوە خواش دادگایەکی هەیە خەڵکی بۆ ڕاپێچەکە بەڕێزان پێتانوانە بێ ئەمە هەر بە هەوانتەیە خەڵک قسە بکە خوای پەروەردگار لە ئاەتێکی ترا هەڕەشەیەکی تونتر پەیامێکی قورستر ئەدا بە ئیمانداران ئەفەرمێ قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن والإثم والبغي بغير الحق وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا وأن تقولوا على الله ما لا تعلمون خوات شوار قناخ لقناغ كان تاوان باسكا يكم الفواحش ما ظهر منها وما بطن حرام كان هميان روكشو ناواخنيان همي حرامة يعني بون منزينا حرامة ئینسان ئەگەر خەیاڵ و بیرۆکەی زیناش بە دەرونی خۆیان بێنیت و نەخشە ڕێژی بۆ بکە هەر کارێکی حرام و یاساغا بەتایبەتی ئەگەر عەزمی لەسەر بکە ئینسانەکە کەواتە ئینسانە بێ خۆی لەم فەواحیش لە هەموو خراپەکان دوور بگرێت لە ناخی خۆیان و لە زاهریشە نەیانکە دوای خوا فەرمێ والئیثم والبغی بغیر الحق حرامێکی تر ئەو حرامەیە کە لە دەرونی خۆت ئەترازێ یعنی بۆ نمونە ئەم حرامانی کە من کردومە حرامێکە پەیوەندی بە خۆمەوە هەبووە درۆیەکم کردووە نەزەڵێکم کردووە بۆ نمونە تەمەڵیەکم کردووە لە کاتی نوێژەکانمانە لە ڕۆژۆکانەکەم تەرخەمیم کردووە ئەمە حرامێکە پەیوەندی بەخۆمەوە هەیە حرامێک هەیە قورستر لەم کە حەق الناسی تێ ئەکەوێ پاشان خوا فەرمێ والئیثم والبغی بغیر الحق بەغی بریتە لە تەجاوزکردنی سنوور بۆ سنوور بەزاندنی خەڵکی تر خوا فەرمێ ئەمە گوناحێکی گەورەتر لەو گەورەتر خوا ئەفەرمێ وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا هاوڵ بۆ خوا بڕیار بدەن بەبێ بەڵگا لەو قورستر کە خوا لە مەرحەلەی چوارەمی تاوانە ئەیهێنێ ئەفەرمێ وأن تقولوا على الله ما لا تعلمون شتێک کە نەیزانن بەدەم خواوە بێڵێن ئەمڕۆ خۆشەویستان ئێمە هەر بابەتێک باسەکەین لە هەر مەجلیسێکە دە موفتی ڕاستە بێتەوە لێت دە کەس ڕاستە بێتەوە بەبێ بەڵگا ئاخر تۆ بەڵگت پێی ئەم قسانە ئەیکەی بە ناوی دینەوە ئەمە حەڵاڵە و ئەمە حرامە باشە ئەمە دینداریە و ئەمە بێدینی ئەمە کوفرە و ئەمە شیرکە و ئەمە نیفاقە و ئەمە بیدعەیە و ئەمە فیسقە و ئەمە فجوورە ئەم تەوسیفە شەرعیانە لەکوێ تێنا کام بەڵگا کام دەقی ئایەت و حەدیث پشتڕاستی ئەکەنەوە کام قسەی زانایان وەک تۆیان گوتووە کابرا کە تی ئەپێچی ئەڵێ من بیستومە ئاخر بیستوتە بەڕێزان تۆ ناکرێ ئەم قسانە بەم شێوازە بگێڕیتەوە بەبێ ئەوەی بەڵگت هەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لفرموديك باسي أماك فمي كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع بس بو إنساني كزمان دروز درچه أگر هاتو هرچي بيست بيله
تۆش قسەیەکت بیستووە لە شوێنێکە وەکو شەرع بیستوتە بەس ئایا بەڵگەی شەرعی هەیە لەسەر ئەم مەسەلەیە ئەمە بابەتێک کە پێویستە خۆت بە دوواداچوون بکەیت بەبێ بەڵگە لەبارەی دینەوە قسە مەکە بۆیە خۆشەویستان من بەستمە تیشک بخەینە سەر ئەم بابەتە بە تایبەتی لە مەسەلەی تەکفیرە مەسەلەی تەکفیر وەکو بابەتێکی تر نییە یعنی ئێمە بڵین وەڵا ئەمە وەکو غەیبەتێک وایە وەکو بوختانێک وایە نا دواتر من دێمە سەر ئاساری ئەو بڕیاری کە کەسێک بە کەسێک گەڵێ کافر بە گروپێک گەڵێ کافر ئەو ئاثارانی کە لەسەر ئەم حکومە دروست ئەبن چین بە تەفسیل دێم قسە لەسەر ئەم بابەتانە ئەەکەم پێم خۆشە سەرەتا بچینە سەر هەڵدانی تۆوی تەکفیر لە ئیسلامە لە چۆوە سەرچاوی گرتووە کەی ئەم بیرۆکەیە سەری هەڵدا طبعا لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆوی تەکفیر سەری هەڵدا بەڵام سەوس نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان غەنیمەتێکی بۆ هاتبوو کۆمەڵێک ئاڵتۆن و خشڵ بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک خەڵک لە مؤلفەت القلوب ئەوانەی کە خوا ئەفەرمێ پێیان بدە ئەوانەی کە تازە ئیماندار بوون بەڵام دڵەکەیاندا نەمەزراوە بە تەواوەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکە و بەخشینی لەگەڵ ئەکردن بۆ ئەوی زیاتر ئیمان لە دڵیان ناشیرین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دای بەمان پیاوێک بە ناوی عەبدوڵڵای کوڕی ذوالخوەیسڕەی تەمیمی لە مەجلیسەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم هەستا گوتی ئیعدل یا محەممەد گوتی ئەی محەممەد دادوەر بە ئەم دابەشکردنە دادوەریتیان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەکەی زۆر پێ ناخۆش بوو فەرمی ومن يعدل إن لم أعدل فەرمی ئەگەر من عادل نەبم کێ عادلە يأمنني من في السماء ولا تأمنونني أنتم في الأرض فەرمی ئەو خوا گەورەیە بەو عەزەمەت و ذوالجەلالەوە من بە ئەمین دائەنێ کە ئەمکا بە نێوەندگیر لە بینی خۆی و خەڵقا پەیامەکانی خۆی ئەدا بە من قسەکانی ئەو بە ئەمانەت ئەگەیەنم بە خەڵک ئێوە لەم دابەشکردنی کۆمەڵێک چڵکی دەسی دنیایە بە ئەمینم نازانن سیقەتان پێم نییە کە ئەمین بم پاشان ئیمامی عومر قسەی ئەم پیاوی زۆر پێ ناخۆش بوو ئیمامی عومر هەستا فەرمی یا رسول الله دعني لأضرب عنق هذا المنافق فەرمی ئەی پێغەمبەری خوا لێم گەڕێبا لە گردنی ئەم دوو ڕووە بدەم چۆن جورئەتی کرد ئەو بێئەدەبیە لە خزمەتی تۆیا بکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دعه یا عومر فەرمی لێی گەڕێ إن له أصحابا فەرمی ئەم پیاوە هەوادارانێکی هەیە طبعا چ لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە چ لە دوای زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەمانە تا قیامەت دێن ئەمە جزئێکە لە نبوواتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی دعه فإن له أصحابا يحقر أحدكم صلاته مع صلاته وصيامه مع صيامه يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم فەرمی يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی لێی گەڕێ ئەمە هەوادارانێکی هەیە شوێن کەوتانێکی بۆ دروست ئەبن يحقر أحدكم صلاته مع صلاته کە نوێژەکەی لە پاڵ ئەوانە نوێژەکەی خۆت لە پێش چاوەکەوێ ئەوەندە لە نوێژە خشوع و خضوعیان هەیە وصيامه مع صيامه کە ڕۆژوو ئەگری ڕۆژانە ئەبینی ڕۆژوی خۆتت هەر لە بەرچاوەکەوێ ئەوەندە ڕۆژوویەکی مەزبوط دەگرن فەرمی يقرؤون القرآن فەرمی ئەمانە قورئان خوێنی باشن حتى ئەمانە مەشهور بوون دوایی بە قوڕا ئەوانەی کە زۆر قورئان خوێن بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم قورئان ئەلێرەیان ناچێتە خوارەوە بۆ ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمانە قورئان خوێندن بەڵام لە قورئان تێناگەن فقهی قورئان ناگەن لەوە تێناگەن کە قورئان چ مەبەستێکی هەیە خوای پەروەردگار داوای چی کردووە بۆچی خوای پەروەردگار ئەمەی فەرمووە فەرمی يمرقون من الدين فەرمی ئەمانە لە دین دەرئەچن وەکو چۆن تیر لە کەوان دەرئەچێ یا لە ڕاو دەرەچێ فەرمی ئاوا بەزوی لە دین دەرەچن پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرا ڕۆیشت پشتیێڵکرد نەیهێشت کەس هیچێکی خراپی پێ بڵێ لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بوخاری و مسلم ڕەوایەتێکن هەر لە باسی ئەو جەمعەیە ئەفەرمێ سيخرج قوم في آخر الزمان ئەفەرمێ لە کۆتایەکانی زەمەنا طبعا لەو سەردەمەیە هەبوون بەڵام دوایی ئەبن بەچی جەمع پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قەوم بە گروپ باسییانەکە ئەفەرمێ ئەحداث الأسنان ئەفەرمێ خەڵکێکی کاڵفام تازە پێگەیشتوو مناڵکار هەرزە سفهاء الأحلام ئەفەرمێ ئەمانە خەیاڵ پڵاو خەڵکانێکی خەیاڵ پڵاون يقولون من قول خير البرية ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانە کە قسە ئەکەن بەناوی پێغەمبەر بەناوی خواوە قسە ئەکەن لا يجاوز إيمانهم حناجرهم لێرە نە قورئان ئەفەرمێ ئیمانیشیان لە گەرویان نەچۆتە خوارەوە ئاوەکو خوای پەروەردگار بە ئەعراب فەرمێ قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم
عربەکان عربە دەشتەکەکان هاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ئێمە ئیماندارین خوا فەرمی مەڵێن ئیماندارین بڵێن مسلمانین چکە بەڕووکەش ئەوەی کە خەڵکی مسلمانی کا ئێوە ژەیکەن بەڵام هێشتا ئیمان نەچۆتە دڵتانەوە ئەمانەش پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئیمان لەمەیان نەترازاوە نەچۆتە دڵیانەوە ئیمان لە دڵیانە جێگیر نییە ئەفەرمێ يمرقون من الدين لبروي إيمان ودليان دامزراوني زول إيمان در أچن كما يمرق السهم من الرمية باشان بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم فرمي فأينما لقيتموهم فاقتلوهم فإن في قتلهم أجرا لمن قتلهم يوم القيامة فرمي اللي هر شوينيك أمانة بيني بيان كوجن أم خاون فكرة بي بو فرمي هركز بيان كوجي خيري أقابو قيامتي خوي طبعا من ليرة أم قسەیە مەبەستم لە ئێستاە کوشتنی کەس نییە حەڵالکردنی خوێنی کەس نییە مەبەستم ئەوەیە هەڵگرانی ئەم فکرە ئەوەندە مەترسین بۆ سەردین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڕەشەکە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتى لە حەدیثێکا فەرمێ لئین ئەدرەکتهم فەرمی ئەگەر ئەو کاتە خۆم زیندوو بم بەسەر کە ئەمان ئەو فیتنە و ئاشوبە ئەنێنەوە لەئەقتولەنهم قەتل عاد خوا چۆن عادی بن بڕکرد لە ناوی بردن ئەوە ئەمانە لەناو ئەبەم ئەمە ئەم فکرەیە بەڕێزان ئەم پیاوە کە ئەم قسەیە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو مەترسیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکانی ئاگادار کردەوە بەوەی کە ئەمانە مەترسین بۆ سەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەمانە سەر هەڵ ئەدەن و ئەمانە هێزیان ئەبێ و ئەمانە دواتر گرفت بشێوی بۆ خەڵکی مسلمان ئەنێنەوە لەبەرەوە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ئەفەرمێ گەورەترین مەترسی ئەمانە ئەوە بوو ئەو ئاەتانی خوا لەسەر کافرەکان و بێباوەڕەکان داهێنا بوویە خوارەوە ئەوان بەسەر مسلمانەکانە تەطبیقیانە کرد ئەو سزای خوا لەسەر کوفری ئەوانەی خستە قیامەت ئەوان لە دنیا بەسەر مسلمانانە تەطبیقیانە کرد کەواتە بەڕێزان ئێستا پێم وایە لەم بەشەیە ئێوە حاڵی بوون کە ئەمەوێ قسە لەسەر چی بکەم و بابەتەکەمان چییە و ئینشاء الله بە شێوازێکی زانستیانە ڕوونکردنەوە لەسەر ئەم فکرە ئەدەین لێرەدا کۆتایی بە بەشی یەکەمی بابەتەکەمان دێنین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی دەستخۆشی لە برایانی دەستەی کفری دەکەم کە ئەو کۆڕە خۆشیان سازدا خوای گەورە جەزای خێریان بداتەوە و سوپاسی ئامادەبوونیشتان دەکەم لە خوشک و برایانی کفریم یاخوا بەخێر بێن سەر و سەرچاومان. ئەو بابەتێک کە من بۆم حاضر کردوون بابەتێکە هەر هەمومان ئیشمان پێدەبی چونکە هەر کەسێک کە عائیلە بێ و خێزان بێ حتما کێشەی تێدەکەوی ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو مرۆڤە پاک و گەورەیە مشکلەی تێدا بووە گرفتی تێدا بووە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە چۆن کێشەکانمان حەل دەکەین چونکە ئەو کەسەی نەزانی کێشە حەلکە کێشە بچووکەکانیش گەورە دەکا ئەو کەسەی بزانی کێشە حەلکە کێشە هەموو گەورەکان بچووک دەکاتەوە دا بەڕاستی زۆر گرنگە ئێمە کە دەچینە ناو ئەو پرۆسەی زەواج دەچینە ناو ئەو پرۆسەی خێزانداری بەڕاستی زۆر گرنگە چ ئەو خوشکە چ ئەو برایە بەڕاستی عەقڵێکی وای پێبێ لە کاتی توشبوونی هەر کێشە و ناڕەحەتێکدا زۆر بە ئاسانی ئەو کێشە حەل بکاتن جا ئەو ئیسلامە پاکە ئەو ئیسلامە عەزیمە ئەو قورئانە شیرین و گەورەیە ئەو حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ژیاننامەی ئەو نازدارەمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم زۆر بە جوانی ئەو بنەمانەیەنەی تێدایە کەوا کێشەکانمان حەل دەکاتن هەمووی ئەو خطوط عەریزانە ئەو شتە بە فائیدانەی تێدایە کە بەڕاستی ئێمە ئەگەر کێشەیەکمان لێ قەومە چۆن بتوانین بە کەمترین زەرەر و بە کەمترین ماوە کێشەکانی خۆمان حەلکەین. یەکەمین خاڵ هەر عائیلەیەک هەر برایەک هەر خوشکێک کە کێشەی توش بوو یەکەمین خاڵ دەبێ بچی تۆبەی بکە چونکە هیچ گوناحێک نییە ئیلا لە پاشە خۆی بەڵایەکی لە دووە هیچ گوناحێک نییە ئیلا بەڵایەکی لە دووە هیچ گوناحێک نییە ئیلا غەمێکی لە دووە
لۆ ئیبن سیرین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەی فەرموو وەڵڵاهی ئاساری گوناحی خۆم لەسەر وراغ و دابەکە و لەسەر خێزانم دەبینم ئاساری گوناحی خۆم لەسەر خێزانم دەبینم هەر کاتێک خێزانت عناد بوو هەر کاتێک پیاوەکە عناد بوو بزانە گوناحێک لە توو ڕووی داوە کەوا ئەو کێشەت بۆ دروست دەکاتن یەکەم خاڵەوەی بچی سڵح لەگە خوای گەورە بکەیت بینی خۆت و خوای گەورە پاکە خوا بینی خۆت و خێزانت چاک دەکاتن بینی خۆت و خوای ئاوەدان کە خوا بینی ئەو ژن و مێردە ئاوەدان دەکاتن زۆر گرنگە یەکەم خاڵ کە ئێمە باسی هیچ حەلێک نەکەین جارێ زوو بێی تۆبەیەک بکەین و پەشیمان بووینەوە لەو گوناحانەی کە کردیتمان چکە هەر گوناحە بوویتە هۆکاری ئەوەی کە ئێمە تووشی گرفت و ناڕەحەتی دەبین خاڵی دووەم کە کاتێک کە دەتەوێت کێشەی خۆت لەگە خێزانت حەڵکەی یان خوشکێک دەوێت کێشەی خۆی لەگەر مێردەکەی حەڵکە ئەوەیە جارێ ورد بۆ بەوە بزانە ئایا ئەوە کێشەیە یاخۆ لێک حاڵی نەبوونە زۆر جاران هەیە وەڵڵی ژن و مێردەکە لێک حاڵی نین هیچ کێشەشیان نیە هەر لەو گۆڕی ئەو ماڵە بێسەروبەر بووە ناخۆش عاجز غەمگین یعنی هیچ لە گۆڕەش نییە تەنها ئەوانە لێک حاڵی نەبوونە مجرد ئەو ژن و مێردە لێک حاڵی نەبوونە وەڵڵی زۆر جاران هەیە تعبیریش نەکەی تعبیرێکی ناڕێک بۆ بووتە مشکیلە هیچ لە گۆڕێکیش نەبووە بەڵام نەیتوانیوە ئەو قسەی دڵی خۆی بە جوانی بکاتن یان زۆر جاران پیاو نەیتوانیوە ئەو شتەی کە لە دڵێتی بە جوانی لۆژ نەکەی ڕوونکاتەوە لێیان بوویتە مشکیلە دێکەواتە پێش هەموو شتێک دەبێ ئێمە بزانین خوشکانی من برانی من ئەو کێشەی کە هەیتمان لە ماڵەوە ئایا ئەوە کێشەیە یاخو سوء تەفاهمێکە یان لێک حاڵی نەبوونێکە کامل لەگەر ئەو خێزانەی خۆم چەند ماوەیە کە لێک عاجزین و دڵمان لێک ساردە جا ئەگەر ئەمە ورد بینەوە زانیمان کێشەیە ئەو خوتواتی خۆی هەیە کە چارەسەری دەکەین ئەگەر زانیمان سوء تەفاهمێکە لێک حاڵی دەبین کاکە وەڵڵایە من مەقسەدم وان نەبوو یان خێزانی من دەرێ وەڵڵایە ئەمیش مەقسەدم وان نەبووە تو لۆ لە من خراپ حاڵی بووی وەڵڵایە شەکە ئەوها بوو دێکەواتە بەڕۆنکردنەوەی مەوقیفەکە بەڕۆنکردنەوەی ئەو شتەی کە گوتراوە زۆر جاران مشکلەکە حەل دەبی و ئەستەن مشکلەش لەگۆڕێنێ و تەنها لێ حاڵی نەبوونی ژن و مێردەکەیە خاڵی سێیەم کە زۆر گرینگە بۆی کێشەکانمان حەڵکەین بە کورتترین ماوە و بە کەمترین زەرەر کەس لە مشکلەی خۆت حاڵی مەکە کەس لە مشکلەی خۆت تێمەگەیەنە خوشتی بەڕێزم هەر کاتێک کە تووشی کێشەیەکی بووی لەگەر پیاوەکەت یەکسەر مەچوو لە دەستداک و بابت دێ ئەوە زۆر زۆر غەڵەتە برای عەزیزم هەر کاتێک کە تووشی کێشەیەک بووی لەگە خێزانت یەکسەر مەچوو بە برا و بە داک و بابت برێ و برێ وەڵڵا ئەمنە و کێشەم لەگە خێزانم هەیە چونکە کاتێک کە مشکلە لە ماڵ چۆ دەرە گەورە دەبیتن حتا مشکلە لە ماڵ بی بەو دۆ دەرەقەتی دێن زۆر بە ئاسانی بەڵام ئەگەر خەڵکی سێیەم خەڵکی دەرەوە لە مشکلەیمە تێگەیشتن حەلەکەی زەحمەت دەبیتن زۆر جارە هەبووە ژن و مێرد کێشەیەشان هەبووە پاشان پێکهاتینەوە بەڵام لایەزال خەزووری کوڕەکەی ڕوتیان لە کوڕەکەی دەبتەوە لە زاوایان دەبتەوە لۆ بەبیری نایە چی لە کچی مەکرد بەبیر نایە چی بە قسەی مەگوت با بەوەنە پێکاتنەوە وەڵڵی هیچ عیبیان نەماوە بەخوای وا سەفەرێ دەکەن پیاسەی دەکەن ئەمگەلو هاتە ئێستا دڵتان پاک نەبووتەوە بەرامبەری یاخود بڵعکس دەبینی ئەو کوڕە مشکلەی خۆی بەداک و بابی گۆتیە ژن و مێرد لە پێکاتینەوە لایەزال خەزووری ئەو ئافرەتی ڕوتیان لە بووکەی خۆیان دەبێتەوە لۆ وەخت خۆی قسەیەکی بە کوڕیان گۆتووە یان هەڵوێستێکی غەڵەتی بەرامبەریان کردووە کەواتە زۆر زۆر غەڵەتە ئێمە لە یەکەم جاری کە مشکلە ڕوو دەداتن بچی خەڵکی سێیەم تێبگەینین چکە ئەو کاتی مشکلەکە معقەدتر دەبێ و حەلیشی زەحمەت دەبیتن زۆر جار هەبووە خەڵک تەلەفۆنی لە بۆ من کردووە مامۆستا مشکلەیەکم هەیە لەگەر خێزانم یەکەم پرسیاری من ئەوەیە کاکە کەسیت کە تێگەیاندووە ئەگە برێ کەسم تێنەگەیاندوتم زۆر ئاسان هەر مشکلەکە مهما کانە مشکلەکە گەورە بی هەرچەندە مشکلەکە لە بەینی ژین و پیا و گەورە بی کەس تێنەگەیشتبی زۆر ئاسانە حەلکردنی زۆر بەسیتە بەڵام کە کەسی سێم کەسی چارەم کەسی پێنجەم لە مشکلەکەیان زانی بەڕاستی زۆر جارە هەن مشکلەکە معقەدتر دەبی زۆر جاران هەیە وەڵڵاهی ژن و مێردەکە دەیانەوێ مشکلەکەی حەلکەن کەسی سێم قبوڵی نییە بە هیچ نەوع قبوڵی نییە کەسی چارەم تەداخڵ لەکە دەرێ نابی ئەو مشکلە حەل بیتن بزانە
بە هەڵەی ئەوەی کە ئێمە خەڵکی ترمان تێگەیاندە مشکلەکانی خۆیانمان مشکلەکانمان لێ گەورەتر بوو. خاڵی پێنجەم کاتێک کە دەتەوێت مشکلەکەی لەگە خێزانت حەلکەی قەت ناوی زبانی زبر و جوێندان بەکاربینی کە بەڕاستی ئەوە خۆی لە خۆی مشکلە چیتکەیە ئەتوو کە مشکلەکە دەبی لەگە خێزانت ناکرێ قسەی سووک و چروک و بێمستەوای پێی بڵێ نابێ بە جوون و بە فەساحەت و بە قسەی بێسەر و بە لەگەڵی بدوێ ئەوە چ ئەوە مشکلەکی کە دروست کرد ئەو لەولایە دڵی چا دەکەی وان دڵی وێران دەکەی ئافرەتیشەخوا بالمقابل هەر کاتێک کە کێشەی دەگەی لە پیاوەکەی بەڕاستی نابی بە قسەی ڕق و بە قسەی ناخۆش لەگەر پیاوەکەی قسام بکە چونکە ئەسڵەن زبانی زبر مشکلەکە گەورەتر دەکات دڵەکان ڕقتر دەکا و مەسافەکان لە بین یەکتر دوور دەکاتەوە لێکەواتە زۆر گرنگە بەڕاستی دەبێت بە عەسابەکی هاتێ بە زبانێکی شیرن لەگەر یەکتردا بنشین کێشەکانی خۆمان حەڵکەین. زۆر جاران مشکلەکە زۆر بەسیتە بەڵام زبانی زبر و جوێندان مشکلەکەی گەورە کردیە. سبحان الله مشکلەکە حەل بووە بەڵام لازەر خێزانم قسە ڕقەکانی منی هەلە دڵە مشکلەکە حەل بوو دانیشتین حەلمان کرد بەڵام ئەو قسانی کە پێم گوت لە کاتی دانیشتین کێشەکەمان حەل کرد دڵی زیاتر لە مشکلەکەی بریندار کرد دڵی زیاتر تووشی کرمون و ناڕەحەتی بوو لە جاری ئەوەی کە مشکلەکەمان هەبوو و بالمقابلش خوشکانی بەڕێزیشم عینەن کاتێک کە دادەنیشی کێشە لەگە پیاوەکەت حەل دەکەی قەت قسەیەکی وا مەکە دوای پیاوە قسەی لەبیر نەکاتن قەت قسەیەکی وا مەکە لە ئاسنای حەلکردنی مشکلەکەی پیاوەکە مشکلەکە حەل بووە بەڵام لە بیری نەچوو کە قسەیەکی چەند ناخۆشیت پێگوتووە دەکەواتە زبانی نەرم زبانی شیرن ئەوە زمانی حەلکردنی کێشەکانە نەک زبانی زبر و ناخۆشی و قسە و پێگوتن و قسەی ناشێرن. خاڵێکی تر زۆر جاران دەبینی ژن و مێردە مشکلەیان هەیە ئەوەندە قسەی دەکەن مشکلەکەی لە ناو قسە بزر دەبیتن ئەوەندەی قسە دەکەن ئەوەندەی دەین و دەبن مشکلەکە بزر بوو نازانانی ئەوە کاکەوە مشکلەتان چییە بەخوای بچوومە بینی ژن و مێردان خۆ ئەگەری نازان مشکلیان چیە هەندی قسە پیاوەکە هەندی قسە کرد دەکە هەندی قسە کردم کاکەوە ڕاوەستن ئێستا ئەمتان بانکردە مشکلەتان حەکم دەکا مشکلەکەتان ئەتوە هەر تاریخی یەکەم ڕۆژی مارەی ئەوە پیاوە باز دەکا ئەوش نەش لە یەکەم تاریخی مارەی باز کردیا ئەوە چی گوتی ئەوە چی گوتی داچی وەی چی گوتی داچی وەی چی گوتی خۆشی وەی گوتم برام تو ڕاوەست ئەمتان بانک کردی ئەمن بەگژی داکو بابتان دابچم یا مشکلەی بۆ حەڵکەم وەرن لێم حاڵی بکەن جا بەڕاستی زۆر جاران ژن و مێرد دادەنیشن هەندی قسە دەکەن هەندی ئەو ئیشەی دەین و دەبن بەڕاستی مشکلەکە بزر دەبی لە ناو قسان دەبی ئینسان کە دەوێ مشکلەی حەڵکەی دەبی تەحدیدی مشکلەکەی بکەین کاکە ئەو ژن و مێردە کێشیان کاکە کێشەکەمان دیار بی لەسەر چییە لەسەر بێتەبیعەتیە لەسەر شێش لێنانەیە لەسەر حیجابیە لەسەر نوێژیە لەسەر بێئیزنی چوونە دەرەیە یان پیاوەکە لەسەرۆی درەنگ دێتەوە ئیحتیمامت پێ نادە دەبێت تەحدیدی مشکلەکەی بکەین نەک ئەمە هەندی قسە بکەین نەزانین مشکلەکەشمان چییە. خاڵێکی تر کاتێک کە دەتەوێت مشکلە لەگە خێزانت حەڵکە یان خوشکێک کە دەوێت لەگەر مێردەکەی مشکلەی حەڵکە نەزانن نە پیاوەکەوە بزانی نەژنەکەوە بزانی بەس ئەو لەسەر حەقە چونکە ئەگەر تۆ بزانی بەس ئەتۆ لەسەر حەقی ئەدی کەواتە کا مشکل هەبوو ئەویت کە ناحەقە و تاوە کۆتاییە کە وان نییە یعنی نەژن نەپیاو نابێ کاتێک کە تووشی کێشەیەک دەبێ بزانی بەس لەسەر حەقە شتی ئەوها نییە کەنجین مشکلەکەمان دانیشت باسمان کرد لێمان کۆڵێەوە ئەو وەختی حەق و ناحەق بە دیار دەکەوی ئەو وەختی دەزانین بەڵاستی چێ حەقە و چێ ناحەقە چێ قسەکەی چێ مشکلەکەی دروست کردیە و چێ مشکلەکەی بە ملداهینایە ئەو وەختی ڕۆن دەبتەوە ئەمە لە بیدایەتی دانیشتن ئەوە دادەنیشن مشکلەی حەڵکەین لە بیدایەتەوە خۆم پێ حەق بی ئەتویست قسە وەرناگری کە تۆ مێشکت قفلدا دڵت قفل دەکەوە قسە وەرگرتن نییە هیچ نهائیەن لۆ کە تۆ دەرێ حەقم کە تۆ حەق قسەیەکی وەرناگری هەتا ئێوارێ برم کاکە خەتای تو بوو وەڵڵاهی ئەتوو سەهوت کرد وەڵڵاهی هیچ ناخوات ئەو حەقە عینەن ئافرەتیش ئەوە ئەگەر لە بیدایەتی مشکلەی ئافرەت بۆی زانی ئەو حەقە یەک قسەی مێردی وەرناگری ئەمیش بسمە بەینان بەداش هەرماندی بوونم لۆ دەمەنێتەوە لۆ ئەوان لە بیدایەت خۆی بە حەق دەزانی دێکەواتە لە ئەسنای کێشە نابی ئەم بڵێ حەقم ئەو ناحەق
حەقم حتا مشکلەکە ڕۆن دەبێتەوە ئەو زەبە دیار دەکەوی بەڕاستی ئایا سەتا چەند ئافرەتەکە تاوانبارە و سەتا چەندیش پیاوەکە تاوانبارە. خاڵەکی تر کە زۆر زۆر مهمە لە ژیانی ژن و مێردایەتی ئەوەیە ئەگەر مشکلێک ڕوویدا لە بینی ژن و مێردێک پاش ئەوەی کەوا دانیشتین بە زبانێکی جوان بە خۆشی مشکلەکەی حەڵکەین حەقلۆکی هەم بەدیارکە دەبێ ئێعتراف بکە. والله ئەگەر پیاوەکە زانی غەڵەتە گوتی ئەشهەدو ئەن لا ئەمە غەڵەتم ئەو ئێعتراف دەکەم و ئێعتیزار دەینمەوە و لاوای لێبوردن دەکەم و ئەو غەڵەتەی دووبارە ناکەمەوە والله ئەو ژنە غەڵەت ناکاتەوە زارشتکە ئەو ژنە غەڵەت ناکاتەوە بەرامبەر پیاوەکەی لۆ تۆ زانی پیاوەکەی ئێعترافی کرد زانی بەڕاستی ئەو پیاوە ئامادەیە ئەگەر تووشی غەڵەتەکیش بوو بەرامبەری چای کاتەوە و بالمقابلش ئافرەتیش هەر کاتێک کە هەڵەیەکی کرد بەرامبەر پیاوەکەی کێشەیەکی دروست کرد کە ڕۆن بووە کە ئەو تاوانبارە والله بڵێت ئەشهەدو ئەن لا إله إلا الله ئەمن تاوانبارم لەو قەزەی غەڵەتەکە لە منە و داوای لێبوردن لێ دەکەم دووبارەی ناکەمەوە پیاوەکە هیچی لە دڵ نامینێتن هەب ئەمری ئەو خودای ئێعترافکردن بە حەق ماشەڵڵا هەر یەکسەر دڵەکان پاک دەکاتەوە بەڵام کەنجین دڵەکان کرمێ دەبن کەنجین دڵەکان ڕق دەبن بەرامبەر یەکتر ئەو وەختی کەس ئێعتراف دەکە بە تاوانەکەی کەس ئێعتراف نەکە بەوەی کە بەڕاستی کەمتر خەمە لەو مشکلەی کە دروست بووە لە ماڵێ. جارێکی لە ماڵێک بووم ئەو ماڵە مشکلەی منداڵیان گەلک زۆر بوو هەر سوبحان الله مشکلەی منداڵیان گەلک زۆر بوو ئەوە پیاوەکە کەتە سەر ژنەکەی گوتی هەموو خەتای تۆە ئەو منداڵانەوە خوێڕی دەرچوون هیچ ئاگان لێ نییە ئەویش بە نەرمی وت لێ بابە تو لە ئەڵمانیای بووی ئەتوش لە مارێ بووی لەگەڵ خۆ لە ئەڵمانیای نەبووی جا بزانە بەڕاستی وایە کاتێک کە کێشەک دروست دەبی لە ماڵێ کوڕەکەت ئینحراف دەکە و دووربی لە مەخوایە کچێکت هەڵە دەکا یان شتێک ڕوو دەدا لەو ماڵەی هەردوو بەرپرسیارن کاکە هەردوو بەرپرسیارن نابێ یەک خۆی لێ بینتە دەرێ هەموو تاوانەکەی بە ملویدا بینی نابی پیاوەکە خۆی لێ بینتە دەرێ برێژنەکە مەسئولە لە ماڵێ نابی ژنەکەش خۆ لێ بینتە دەرێ بابیان هەیە بابیان مەسئولە لە ماڵش دوان نییە ئەوانە هەردوو بەرپرسیارن لەو مشکلەیە کە ڕوویدایە دەبێ حەقەکە بەدیار بکەوی و ئەگە حەقەکەش بەدیارکە دەبێ یەکەشان ئێعتراف بکە کە کاکە ئەمن ناحەقەکەم داوا لێبوردن دەکەم و ئەم دەمەوێت ئەو حەقی ئەو ناحەقی لا ببەم و جارێکێت تر دووبارەی نەکەمەوە. خاڵێکی تر زۆر گرینگە بزات لۆ برایانی بەڕێزم ئەویش ئەوەیە بەڕاستی ئێمە لە ژیانی هاوسەریدا لە ناو خێزاندا دەبێت لێ ڕابین لەگەر هەندە شتان دەبێت تەعەود بکەین لەسەر هەندە شتان ئەوە ژیانە ئەوە نوێژە دوور و درێژە ژیانی ژن و مێردایەتی ڕۆژە 2 5 10 15 مانگ ساڵ 2 ساڵ 5 ساڵ 20 50 70 ساڵ داژوات و نازانی دەبێت تەعەود بکەین لەسەر هەندە شتان مثلا بەڕاستی دەبێت پیاو هەندێک تەبائیعی ئافرەت هەیە دەبێت تەعەود بکە لەگەری ئەو تەبعانەی کە خوا داینایتە بۆ ئافرەت ئەوە خوا ئەو ئافرەتەی بەو شکڵی دروست کردووە بەو تەبعی دروست کردووە نابێت هەموو ڕۆژێ ببیت لەو تەبعی بدێت کاکە خوا وای دروست کردووە خوا ئەوەی دروست کردووە ئەو ئیشە بە تو ناگۆڕێ خۆشت بکوژی خۆ لە دار و بەردێ بدێ ئەو ئافرەت هەر وایە خوا لە بەو شێوەی دروست کردووە مثلا ئافرەت عادەتەن حەزی لە قسانە عموما ئافرەت حەزی لە قسانە تۆ ناتوانێ هەم ڕۆژە برێ وسکت بە هەم ڕۆژە ناتوانێ هەندە زۆر قسەی مەکە کاکەوە حەزی لە قسانە خۆ بەدەستە تۆ نییە بابە خوا وای دروست کردووە ئافرەت علمیان دەبێت ڕۆژە 12000 کەلیمە قسەی بکە یعنی توانای هەیە 12000 کەلیمەی لە دەوی بێتە دەرێ پیاو 7000 لە دەو بێتە دەرێ پاشان های لێ دەبێت تاقەت دەبێتن دەبینە ئەوانەی ئەخبار دەخینەوە ئەوانەی پیاون ئەخبار دەخینەوە سعات 8 و 11 ئەخبار ئەوەیە دوور و درێژە پیاوەکە ئاخرینی ئەوهای لێ دێ زۆر بێتاقەت دەبێت ئەوهای لێ دێ بە ژنەکار بەقیتی 2 ساعت هەواڵی دەقینتەوە حتا قەیسەری دێ خوا ئەو قابلیەتەی دایتە ئافرەتی ئەخە ئەو پیاوە مەرێ وەڵە سەرم دێژی بابا من لە دەرێ هاتیمەوە تاقەتم نە هیچکم جێ ڕابگرم ئەو بەستە زمانە لەو 12000 کەلیمەی 4000 کەلیمەی قسە نەکردی 8000 لە هەناویە دەبی وەڵە جێشی لێ ڕابگری جا ئێمەی پیاو سبحان الله زۆر بێتەحەمولین لە ئەوەی زۆر بێتەحەمولی مەسەلەن دێینەوە لە دەرێ ئافرەت حەز دەکا
لە جیڕەی دەرکەی کە دەسێ دەرێ هەتا جیڕەی دەرکەی دێ ژۆری لۆی باز بکەیت حەزی لێیە بەس پیاوە نییە پیاو بستە جێیەکی وەڵات چووم شتەکەم کرد و هاتمەوە ئافرەتەوەی ناوێ دەبزان چێ دیت چێ لێ بوو سعر بە چەندی بوو لە چیان دەپرسی هەمووی دەوێت بە تەفاسیلی شتی دەوێتن دەیکەواتە ئەو طبعا خوای گەورە کە ئافرەتی لەسەر دروست کردیەوە کاکە ئێمە ناتوانین بیگۆڕین کە ناتوانین بیگۆڕین دەبێت تعاود بکەین لەگەری برام دەبێت تعاود بکەین لەگەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی پێغەمبەری خوایە رئيسي دولتها أو هم مشاكل الصحابة أو هم غمي دولته مسلمانان وجوكان ومنافقة كان أخوانا هم شيء دولتي أوزع عائشة قلت يا رسول الله صلى الله عليه وسلم قلت بلي قلت والله ما تدجن بون دانش تبوين باسي ميردي خومان ذكرت يعني ولله مثل الأعلى جنن بيتن بر والله ما تدجن دانش تبون باسي ميردي تخوا قصة قرآن تسلم تقدر برولي بخم سلم ديشي يك ساعات لك فريهاتي متعقتي ثم لك تدابنيشتم قصجين لبراقرم بزانا سبحان الله پیغمبری خوا علیه الصلاة والسلام لقر اوهم ما ديبوني اي عايشة ستانقو بزانا سبحان الله لو صبري هردا يجمر عزتي عايشة هردا والله فلان جن او باسي مردي خوي كرد فلان جن او باسي مردي حديثة كلا بيدنا حديث ام زرعة لبخاري هي زور حديثة خوش زور ما شاء الله هر جنك وصفي غريب بيا وكان خوي دكا اماش همو تدعين هذا وصفانا كسي لي درناتي لو ده وصفي زيادة ده برابك سبحان الله همو تواوكر كهمو تواوكر أو زي عائشة جوابي ديونيا زاني بيغمبري خو عليه الصلاة والسلام أو كو وصفي جنكي خوي دكيان خوي ديت تشيهان أو ميرداني كجنا كان باسي كديا قلت أيدي عائشة أمنيش لبوتو وكو أبو زرعي ملو داتشي زرعي أبزانا سبحان الله أم زرعة زور وصفة شي غريبي بيا وكي خوي دكا زور دفرمي وكو تشيريش قوايا دستي لي بدم نرمى لباري بمتوشي نرمى زور وصفة كان صيرة باس دكاتن سبحان الله بزانا أو صبري أو تحملي كاكا بيغمبري خو عليه الصلاة والسلام زاني أو عايشة حزي لقصانا كاكا قصي لها ناوية دبي الدريبي نيتن أما أو تحمل مانيا أما دسينو ماري كنترول كي دزلي ددين بس دقورين أوش بس زمانا نأقاي لهيتسا لدري هذا خليج من دار وحوش وكور وكابان وبينا وبرد حزي دوق سيلو بكي براسي او بياو طاقتيني ادري بياوك بقربان لا دري يصعي بدنيا قصه خوش مزيست خوش لو ديو مالو هبيدن وبيها خوستي اخا مش حق ما يقصد لقبكم تدبرهم طاقتكم لا تجيبوا ادير شي شكان دروزك او زشنا كده قليل كادر والله ما مص بياوكم اهتماما بنادا اهتمام بهيتم نادا بحس شعور منادا براسي عندك طبيعي ناقي افرتي تبي او طبيعي انا قبول كي قبول انك براسي ناتواني جاني لقى بيت السري دو اخوي كل بو طبيعي انا وافرت زوانا بو طبيعه انا وافرت زوانا مثال شيتكا افرت ما شاء الله وكو بياواني مثال امنو خزانم دسين عيادي دكتوري ونيا امل دادن شمل السري كذا اسم كاكا دكتور فلان كاكا ما مستبازة كسل لبيشه ده نشتم أو يتنشتم بس سلامي لي ذاك أجر سلامي جبكم زاري سلامي جناكري حتى سرم دي رقم بازدا يقصيناكم تما شيخ زانم دكم لقاهم وجناكم بويت برادر سبحان الله تزوفي يا برادر ذاك دتسينا دري او ابوك كي او هابو او بخوي زجي هبو او زجي تسوب اخباري همين فيها اكسلري او خداي شيران وهم معلومات الوقت شيران سبحان الله يعني زاحد لك في اني لدور رقم نجدك كيد اخوه بزانه او اقسال له دكات بابا تمشيش انت خو طبعا شدايتي او افرته بخذ علاقات دروس زكاه هر دانش علاقات دروس زكاه سبحان الله هر اودي زحمه افراد حتى تسكت كيد هذا الشيء يتلي قريت سدس من موضوعي لخوش كيكم برسيت لما يخوم عن الاجيال قلت خش من تخوا بس فهم برد انكو كوازو دبنا برادر اخذوا موضوع ما زور بيع براستي يعني بيا كان دبي لو اشتدت تحملي افرته كان بكن خوي قورا عندك طبعي دايت افرتي عندك شي دايت افرتي لذاتي خوي خوا وايد دروس كدوا نبي بري والله نا ام تحملي اويناكم اك تحملنا كي
ژیانت تاڵ دەبی بەڕاستی ژیانت تاڵ دەبی جا بۆیە ئەو خاڵانەی کە خوای گەورە تەبعی ئافرەتی لەسەر دروست کردو پیاو دەبی لەگەری لێ ڕابێ کە لێ ڕاهاتی لەگەری بۆ خۆت ژیانت خۆش دەبیتن خاڵێکی تر ئەوەیە ئەگەشتن مێردەک کێشەیان هەبوو یەکەمیشت دەبی ژنەکە هەموو کاتێک ئەو مشکلانە دەکەن پیاوەکەی باز نەکە دەبی کاتێکی وا هەر بژێری کە پیاوەکە تەقەبول بکە پیاوەکە لە ماڵێ دێتەوە ماندی و مردی تاقەتی نییە مشکلەی منداڵانی لەگە باسکەی یان کێشەیەکی کەتان هەیە لەگەڵی باسکەی ئەوە ناتوانی بەڕاستی پیا و تەحەمل ناکە و ئافرەتیش هەندێک کات و ساتێ تەحەملی باسکردنی مشکلەکان ناکە کەواتە هەردووکان بەڕاستی دەبی کاتێکی گونجاو ببیننەوە ئەوزە مشکلەکان هەندێک ئافرەتیش هەیە سوبحان الله دەبینی پیاوەکەی لەو پەڕی کەیف خۆشی ڕاست مشکلەکی پێ دەرێت تۆ ئێستا وەختی مشکلەیە هەلا کولەکە بووی دەیتە دەرێ ڕاست جا بەڕاستی زۆر غەڵەتە یعنی لەبێ هەم ئافرەتەکە هەم پیاوەکە ئەگە بیانەوێت کێشەکەی خۆیان هەڵکەن کاتێکی زۆر گونجاو ببینەوە جەوەکی وا ببینەوە کە لێک حاڵی ببن کە لێک بگەن زۆر جاران هەبوو وەڵڵاهی چکۆ کاتەکە ناکات بووە کاتەکە زۆر کاتێکی ناگونجاو بووە کە مشکلەکەیان باسکردی گەورەتر بووە بۆخۆ مشکلەکە زۆر گسکۆکە بوو بەڵام نە ئەعسابی ئافرەتەکەی نە ئەعسابی پیاوەکەی تەقەبوڵی نەکردی ئەو وەختی لێ کێشەکەیان لێ گەورەتر بووە دەکەواتە بەڕاستی ئێمە دەبێت لە کاتێکی ئەو مشکلەی خۆمان باسکەی لەگە ماڵ و منداڵمان ئەو وەختێکی گونجاو بی قسە لە یەکتر وەربگرین خاڵێکی تر قەت چ پیا و چ ژن ئەوە زۆر ئەو خاڵێکی وردە چ پیا و چ ژن کاتێک کە مشکلەی دەبی لەگە یەکتری نابی ئەو پیاوە نمونەی بە ژنی خەڵکی بینتەوە برێتە ژنەکەی ئەتوو چی ها ژنی فلانت دیتێت سەکالۆ پیاوەکەی بەڕاستی ئەو هەستی ئافرەتی زیاتر بریندار دەکە و ژنیش نابی برێتە پیاوەکەی ئەتوو چت کردی بڕۆ تەماشای فلانی بکە بزانت چ لە بۆ ژنەکەی دەکا ئەوە زۆر غەڵەتە ئەوە زۆر غەڵەتە لەبەرچی چونکە ئەوە ئەتۆ حەلی مشکلەکەت ناکە ئەوە زیاتر مشکلەکەت معقەدتر و ناخۆشتر دەکە ئەو پیاوە کە دەیەوێت ژنەکەی باشکە بەوەی نییە کە نمونەی لە بۆ بینەوە چکە تۆ لە ماڵی کابراینی احتیمال ئەوان مشکلی ئەوەندە گەورەیان هەبێت و هەندستانی کەس لە ماڵی کەس نازانی ناژین هەتا بزانی مشکلەکانمان چییە جا بۆیە قەت نمونە بە خەڵکی مەینەوە قەت کاتێک کە حتا ئی منداڵ بە چ زۆر بریندار دەبی کاتێک بە منداڵەکە دەرەی هەی ئەمرت نەمنی ئەرەوەڵە کوڕی فلانت دیتێت چ دەکا لۆ بابی بابەخە ئەو برینداری دەکا ئەوە دەکە زیاتر ڕچی لەوانی ببتەوە لە توش ببتەوە جا زۆر غەڵەتە کە بمانەوێت کێشەی خۆمان حەلکەین پیاو نمونەی بە ژنی خەڵکی بینتەوە لەو ئەوەی ژنەکەی خۆی پێبشتێنتەوە و ژنیش نمونەی بە پیاوی خەڵکی بینتەوە لەوەی پیاوەکەی خۆی پێبشتێنتەوە بەڕاستی ئەوە مشکلە حەل ناکە ئەوە زیاتر مشکلەکە معقەدتر دەکاتت جا بۆیە هەر کاتێک کە دێتەوە مشکلەی خۆت حەلکەی لەگە خێزانت یان ئافرەتێک لەگەر هیچ نمونەی کەس مەینەوە دانیشن باسی مشکلەی خۆتان بکەن بە خۆتان مشکلەی خۆتان بە ئاسانی و بەسانی و بە خۆشی حەل بکەن زاوە چەند خاڵێک بوو هەر حەزم کرد لە بۆ ئێوەی خۆشەویست باز بکەم کە بەڕاستی حەلکردنی کێشە فەندە با نمونەکتان لە ژیانی پێغەمبەری لۆ بینمەوە صلی الله علیه وسلم دوو نمونەک لەگەر خێزانەکانی نمونەک لەگەر زاوای کە ئەوانەی کە زاوایان هەیە کچیان بە مێردە چۆن تەعامل لەگەر ئەو کێشەیە دەکەن لە کۆتایی پێدەینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو نۆ خێزانەی کە هەیبوو سەفیە خاتوون دەستاوی لە هەمووی خۆشتر بوو سبحان الله لە هەمووشیان جوانتر بوو بەشنیشی لە هەمووان درێژتر بوو دەستاویشی لە هەمویان خۆشتر بوو ڕۆژێکیان لە ماڵی عائیشەی دادەنیشیدای عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بی سەفیە خاتوون شیوەکی خۆش لێ دەنێ و قاپێکی دەنێری لۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەزانین لە ماڵی سەفیەیە عائیشە چاوی بەوەی دەکەوی کچێکی ئەو پارچەلە ئەوەکەی دەینیتن شیوەکەی دەینی چاوی دەسە پستی سەرکی یەک شەپی لە دەستی کچەکەی دەدا و قاپەکە بەردەفتەوە دەشتێ و شیوەکە دەڕژێتن بزانە ئەلێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمە باینە هەستەوە چینێکی خۆشی لێ بدەستە هەستە دارکاریگە هەستە جارێکگە شتی وها ناماقولی دەکەی ئەم شیوەکەم حەز دەبی ئەوها لێم دەڕژێنی وەی نەکرد
هەستا قاپ و شتەکانی خڕ کردەوە فەرمووی غارت ئومکم داکتان غیرەتی کرد داکتان غیرەتی کرد یەکسەر گوتی عائیشە وەڵڵی دەبی قاپەشی نوێ و شیوەکە شتێکەوە لە بۆی بنێریەوە فعلا وەی پێکرد چوو قاپەشی نوێی هینا عائیشە و هەندێک شینی خۆی تێکرد و لە بۆ سەفیە ڕەوان کردەوە چێش ئەوە هەڵ دەبی نەک ئەتو بێ هەردووکان بکتێەوە چێ وڵات و بسی ئەویش بکتێەوە تو لۆ شیوە ناردی ئەوەش بکتێەوە بڕێ لۆ قاپش شکاندی ئەو مشکلە هەڵ نابیتن سبحان الله یەکسەر عایشە زانی شتێکی غەڵەتی کردێ و پەشیمانیش بووە ئەو جارە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە ماڵی فاتیمە خاتوونی کچی تەمان فاتیمە خاتوون ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی زۆر بە پێغەمبەری دەچوو عەلەیهی سەڵات و شکل و ڕۆیشتنیشی بزەبت پێغەمبەری خوای بوو عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەر زۆریشی خۆش دەویست چونکە ئاخر کچی بوو لە پاشە خۆی ماوە 6 مانگ ئەگە ئەوەکانی دیکە هەر سێ کچەکەی دیکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە ژیانی خۆیدا وەفاتیان کرد ئەو سێ ئافرەتە تەمان چوو دیتی ڕەنگ و ڕووی فاتیمەی تەواو نییە سم بابە هەر بستەوە ماڵێ تەماشای کچی خۆم کەم دەزانم ینی کێشە هەیەیانە گوتم پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام ها فاتیمە چتە گوتی وەڵڵا هیچم نییە گوتی نا پێم بڵێ ئەدی کە عەلی لەشێ گوتی وەڵڵا چت پێ برم لەسەر کێشەی لێمان بۆ هەرا عەلی ڕۆیشت ماڵی بەجێهێشت تەواو ئەمە باینە بزانت تەسەوڕفی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەر ئێمە باینە یعنی قسەی پێگۆ لۆ ئەتوو کچە یەتیمی ئەوە قسەت پێ برێ و ماڵێ بەجێبێنی دەی جانتا تێکنەوە وەرە با بچینەوە ماڵی ئەگەر پیاوە با یەکەکی بنێری زان دەی دەمەوە یاننا مشکلەوە حەل نابیتن منداڵەکی دیتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و فەرمووی بڕۆ لە دوو عەلیم لە بۆ بگەڕێ وەڵا دەمەکی پێچ و منداڵەکە هاتەوە گوتی یا ڕەسوول لە مزگەفتێ پاری دایتەوە چۆن مزگەفتێ ئیمامی عەلی درێژ ببوو لایەکی عەبایەکەی بەخۆڵ ببوو یەکسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی قۆم یا ئەبا توراب قۆم هەستە بابی خۆرێ یەکسەر هەستاوە دەستی گرت و بردیەوە ماڵێتەوە مشکلەکە حەل بوو بەخۆی بردیەوە ماڵێ نەیگوت عەلیە تو چ پیاوێکی فاتیمەی عاجزکەی هەردوو چاوە دەردەینم زمانت دەبڕم جارێککە فاتیمەی عاجزکەی نا زانیە حاڵەتێکی ئینفعال الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته پێشەکی دەستخۆشی لە برایان پێغەمبەری دەچوو عەلەیهی سەڵات و شکل و ڕۆیشتنیشی بزەبت پێغەمبەری خوای سژن کاتێک کە مشکلەی دەبی لەگە یەکتری نابی ئەو پیاوە نمونەی بە ژنی خەڵکی بینتەوە برێتە شێزانت یان ئافرەتێک لەگەر هیچ نمونەی کەس مەینەوە دانیشن باسی مشکلی خۆتان بکەن بە خۆتان مشکلی خۆتان بە ئاسانی و بەسانی و بە خۆشی حەتەقەی سەری دێ خوا ئەو قابلیەتی دایتە ئافرەتی ئەخە ئەو پیاوە مەرێ وەڵە سەرم دێژی بابا من لە دەرێ هاتیم و تاقەتم نە هیچ کەم جێ ڕابگرم ئەو بەستە زمانە لەو 12,000 کەلیمەی 4,000 کەلیمەی قسە نەکردی 8,000 لە هەناویە رحیم الحمد لله رب العالمين رحيم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله
والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان سڵای و خی پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لە باسکردنی بابەتی فیتنەی تەکفیر و مەترسیەکانی و لە باسکردنی بنەما شەرعیەکانی و بیری هەڵگرانی ئەم فکرێکە ئەوان چۆن لەم بابەتە ئەڕوانن. لە دەستی ڕابردووە قسەمان لەسەر پێشینەیە کرد لە بابەتی تەکفیر و سەرەتای سەرهەڵدانی ئەم بیرە لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. طبعا هەڵگرانی ئەم بیرە لە زەمەنی ئیمامی ئەبوو بەکرا و ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ هیچ بەڵگەیەکی مێژووی نییە بۆی ئەمانە کاریا چالاکی یا هەڵوێستێکیان هەبوو بێ، واتە خامۆش بوون لەو قۆناغەیە. لە سەردەمی ئیمامی عوسمانیشە تا 6 ساڵ لە خلافەتی عوسمان ئەمانە کێشەیان نەبوو. لە دوای 6 ساڵەوە کێشە دروست بوو لە خلافەتی عوسمانە. ئەوانەی کە سەری فیتنە بوون لە کێشەکەیە ئەم تەکفیریانە بوون، ئەو خەواریجانە بوون کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشتر ئاماژەی پێدا بوون و مەترسی سەحابەکانی لە مەترسی ئەمانە ئاگادار کردبووە. طبعا هەر ئەمانەش بوو دەستیان چۆ خوێنی حەزرەتی عوسمان، پیاوێکی بەتەمەن زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم دووجار، سەحابیەکی مبەشەر مژدەی بەشتی پێدراوە. ئەم پیاوە لە تەمەنی 82 ساڵیە ئەو بێوجدانانە سەریان بڕی بەسەر قورئانەوە لە کاتی قورئان خوێندنە کوشتیان، شەهیدیان کرد. لەبەرەوە ئەم فیتنەیە لەو سەردەمەوە زیاتر بروزی کرد تا گەشتە سەردەمی ئیمامی عەلی. لە سەردەمی ئیمامی عەلی ئەمانە کە مەشهور بوون بە قوڕا وەکو عەرزم کردن، ئەمانە لایەنگری ئیمامی عەلی بوون. لەسەر فیتنەی شەهیدکردنی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کێشەکەوتە بینی ئیمامی عەلی کە خەلیفە بوو لە مەدینە لەگەڵ معاویە کە والی بوو لە شام. طبعا جەنابتان ئەزانن عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لە ئەندامەکانی بەنی ئومەیە، لە عەشیرەتی بەنی ئومەیەیە. معاویە لی بەدەنگ هات، لەسەری بە جواب هات کە ئەبێت تۆڵەی خوێنی عوسمان بکرێتەوە. ئیمامی عەلیش ئەو کاتە ئامادە بوو تۆڵەی خوێنەکەی بکاتەوە کە وەفدەکەی معاویی بردە ناو خەڵکەکەەوە، گوتی چێ عوسمانی کوشتووە؟ 10-12 کەس هاواریان کرد، گوتیان ئێمە کوشتومان و شەهیدمان کردووە. ئیمامی عەلی فەرمی ئێستا تۆڵە ناکرێتەوە، لێگەڕێن با ئەم جەیشە بڕواتەوە، با جەیشی شام بڕواتەوە، با جێشی کوفە بڕواتەوە، چۆ بڕواتەوە، دواتر ئێمە ئەتوانین بە ئاسانی خوێنی عوسمان وەرگرین. والحاصل ئەم کێشە سیاسیە بەرەی سند تا ئەوە بوو لە ساڵی 37 کۆچیە شەڕی سەفین ڕوویدا. لە شەڕی سەفینە جێشی معاویە و جێشی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێکیانە کێشە. خوێنێکی زۆر ڕژا لەسەر ئەم مەسەلەیە. دواتر معاویە کە هەستی کرد جێشەکەی توانای بەرەنگار بوونەوەی جێشی عەلی نیە، چونکە جێشی عەلی زۆرترە، شەرعیەتی بەقووەترە. عەمری کوڕی عاص ڕاوێژی کرد بە معاویە، گوتی با بە جێشەکە بڵێن قورئان بکەن بەسەری ڕم و نێزەکانیانەوە. ئەگەر قورئانیان بەرز کردەوە ئیمامی عەلی سامی قورئان ئەیگرێ شەڕەکە کۆتایی پێدێنێ و لەم وەزعە نەجاتمانە بێ. فعلا ئەوەیان کرد کە ئیمامی عەلی بینی جێشی معاویە قورئانیان بەرز کردەوە، ئیمامی عەلی بڕیاری دا شەڕ ڕاگرێ، فەرمی دەست لە شەڕ کۆتاکەن و جێشەکەیشی موافق بوون لەسەر ئەمە. دواتر پەیوەندی سیاسی دروست بوو، دانوستان دروست بوو لە بینی ئیمامی عەلی و معاویە، بڕیاریاندا بەوەی حەکەم دابنێن لە بینی خۆیانە بۆ ئەوەی ئەم خوێنە خۆش ببێ، کۆتایی بەم کێشەیە بێ. معاویە عەمری کوڕی عاسی کرد بە وەکیلی خۆی، ئیمامی عەلی ویستی عەبدوڵای کوڕی عەباس دابنێ، ئەوان نەیانهێشت، ئەم خەواریجانە نەیانهێشت. سەری فیتنەکان گوتیان نا، گوتیان بانگی ئەبوو موسای ئەشعەری بکە بیکە بە وەکیلی خۆت. ئەبوو موسای ئەشعەری بۆ لەبەرەوەی ئەبوو موسای ئەشعەری دەستی لەم فیتنەیە نەبوو، لە حیجاز بوو، نەهاتبوو بۆ شەڕ. گوتیان پیاوێکی ساڵح و پیاوێکی چاکە کە هاتن سوڵحیان کرد. لە کاتی سوڵحەکەیە کە سوڵحەکەیان نووسیەوە، ئیمامی عەلی فەرمی بنووسن هذا ما قاضى عليه أمير المؤمنين مع معاوية بن أبي سفيان. طبعا ئەوان خەواریجەکان ئامادە بوون لە مۆزوعی سوڵحەکە و لە مەجلیس سوڵحەکە ئامادە بوون. عەمری کوڕی عاز گوتی نابێ بنووسی ئەمیر المؤمنین، گوتی ئەگەر ئێمە بە ئەمیر المؤمنین بزانین شەڕت لەگەڵ ناکەین. لەبەرەوە گوتی ئەبێ بنووسی ناوی خۆت و باوکت بنووسی. ئیمامی عەلی فەرمی باشە ناوی خۆی بنووسە، عەلی کوڕی ئەبی طاالب. ئاوایان نووسی لە کتابەکە، سوڵحیان کرد بەوەی کە جێشی معاویە ئەگەڕێتەوە شام، جێشی ئیمامی عەلی ئەگەڕێتەوە مەدینە. باشە و لە دوای ماوەیەک نوێنەرەکانیان لە شوێنێک لە بینی شام و مەدینە کۆ ئەبنەوە و بڕیار لە سوڵحی نیهایی و کۆتایی ئەدەن. مەوزوعەکە بەم شێوازە کۆتایی هات. دواتر کە گەڕانەوە ئەشعەثی کوڕی قەیس کە جێشی ئیمامی عەلی لە کوفە نزیک بووە،
ئەشعەثی کوڕی قەیس یەکێک بوو لەوانی لەگەڵ ئیمامی عەلیا بوو. هاتەوە کتابەکەیان پێ بوو ئەو نووسراوی کە لە بینی ئیمامی عەلی و معاویەیان نووسرا بوو. کتابەکەی خوێنەوە بۆ عەروەی کوڕی جەریر. عەروەی کوڕی جەریر یەکێک بوو لەو توندانە لەو کەسە تەکفیریانە. عەروەی کوڕی جەریر گوتی ئەتوحەکیمونە فی دین الله الرجال. گوتی چۆن ئێوە حکمی خواتان وەلانە حکمی خەڵکتان قبول کرد؟ چۆن لە دینی خوا حکمی خەڵکتان قبول کرد؟ حکمی خوا واضحە. جەماعەتی معاویە بوغاتن. خوای پەروەردگارە فەرمێ فەقاتیلوا الەتی تەبغی حەتى تەفیئە إلى ئەمری الله. شەڕ لەگەڵ ئەو گروپە بکەن کە مل نادا بە حەق هەتا ئەگەڕێتەوە سەر حەق. فەرمی ئێمە ئەم حکمەمان قبول نییە. کە فەرمی ئەم حکمەمان قبول نییە، طبعا گوتی ئین الحکم إلا لله، ئەممان کرد بە دروشمی خۆیان. حکم تەنها بۆ خوایە. طبعا ئیمامی عەلی کە ئەمەی بیستەوە فەرمی کەلیمەت حەق ئوریدە بها باطل. فەرمی ئەمە کەلیمەیەکی حەقە بەڵام مەبەست پێی باتیلە. مقۆ لە جێشی عەلیا دروست بوو. ئیمامی عەلی گوێی لێ بوو کابرایەک لە پشتێوە ئەڵێ خرج عەلی ورجع من غير شيء. گوتی عەلی جێشێکی برد لەگەڵ خۆیان و بەزمێکی سازان و بەدەستی بەتاڵیش گەڕایەوە. ئیمامی عەلی کە گوێی لە قسەکەی بوو فەرمی للذین فارقناهم خير من هؤلاء. فەرمی ئەو جێشی معاویەیە کە دەستمان چووە خوێنیان لەمانە دیندارترن کە لەگەڵمانان بەحساب لەگەڵمانان. والحاصل مەوزوعەکە بەمە کۆتایی نەهات. ئەمانە کە بە سوڵحەکە ناڕازی بوون ئیلحاحیان کرد لەسەر ئەوەی کە ئیمامی عەلی ئەبێ بگەڕێتەوە شەڕ بکاتەوە لەگەڵ جێشی معاویە تا کۆتایی بە سوپای معاویە دێنێ. ئیمامی عەلی ئەمەی قبوڵ نەکرد. طبعا هەر بۆ مەعلومات ئەمانە سەرەتا زەختیان لە ئیمامی عەلی کرد بەوەی کە ئەبێ سوڵح قبوڵ بکات لەگەڵ معاویە. پێیان گوت ئەجیب إلى كتاب الله إذا دعيت إليه. گوتی ئەگەر جێشی معاویە داوایان کە سوڵح بکەن بە پێی قورئان سوڵحیان لەگەڵا بکە. هەڕەشەیان کرد وإلا دفعناك برمتك إليه. گوتی وإلا وازد لێ دێنین تەسلیمی ئەوانت ئەگەین شەڕت پەنات نادەین شەڕت بۆ ناکەین باشە کەما فعلنا بإبن عفان. وچۆن عوثمانی کوڕی عەفانمان بەکوشدا تۆش بەکوشت ئەدەین. طبعا ئیمامی عەلی ئەوەیان پێ کردووە لە پێشاو سوڵحیان پێ کردووە ئێستا ئەیانەوێ شەڕ بکەن و سوڵحەکە هەڵوەشێنەوە. ئیمامی عەلی فەرمی ئەبعد العهد والميثاق ننقضه. فەرمی چۆن لە دوای ئەوەی کە ئێمە پەیمان نامەمان نووسیوە ئێمە بەڵێن نامەمان داوە چۆن هەڵی بوەشێنینەوە؟ چۆن لە دوای ئەوەی کە ئێمە ڕێکەوتوین لەگەڵیانە ئێستا بچین دیسانەوە شەڕ بکەینەوە؟ طبعا ئەوان ئیسراریان کرد لەسەر موقیفی خۆیان. ئیمامی عەلی لە کوفە خوتبەیەکی بۆ دان پاشان کە ویستی نوێژی نیوەڕۆیان بۆ بکە ئەوان بە نوێژی بە ئیمامەتی عەلی ڕازی نەبوون. گوتیان ئێمە هاتوین نوێژ بکەین تحدث الناس أنك قد رجعت عن كفرك. گوتیان ئێمە بیستومانە لە کوفرەکەت پەشیوان بوویتەوە. ئەو حکومەت هەڵوەشاندوێتەوە کە سوڵحت کردووە لەگەڵ معاویە. یەکێک هاواری کرد لا حکم إلا لله. یەکێکی کە لەم لاوە هەردوو پەنجەی کردبوو بە گوێیا چووە بەردەم ئیمامی عەلی بۆی گوێی لە قسەکانی ئیمامی عەلی نەبێ. ئەو ئاەتی بەسەرا خوێنەوە ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. يعني لێرە بەوازحی ئەوان فتوای کافربوونی ئیمامی عەلییاندا فتوای کافربوونی معاویەیاندا فتوای کافربوونی ئەبوو موسای ئەشعەری و عەمری کوڕی عاصیشیاندا کە حەکەمەکان بوون لە بینی معاویە و عەلیە. طبعا ئیمامی عەلی والحاصل نوێژەکەی کرد هەر چۆنێک بوو بڕیاریدا بگەڕێتەوە کە بڕیاریدا بگەڕێتەوە 12,000 لەم سەری فیتنانە بڕیاریاندا نەگەڕێنەوە. ئەمانە بڕیاریاندا لە مەنتیقەیەک لە حەڕەوڕا نزیکی کوفە چوونە ئەوێ لەوێ جێیش و سوپا و خۆیان ئامادە کرد کەسێکیشیان کرد بە ئەمیری خۆیان کە ناوی عەبدوڵای کوڕی کەوا بوو. طبعا ئەم عەبدوڵای کوڕی کەوا دواتر تەوبە ئەکاو ئەگەڕێتەوە لە دوای ئەو عەبدوڵای کوڕی وەهبی ڕاسیبی ئەکەن کە کابرایەکی ئەزدی ئەیکەن بە ئەمیری خۆیان. طبعا لێرە ئەمانە جێشیان بۆ دروست بوو کە جێشیان بۆ دروست بوو ئەوجا ئەمانە بەم فکرە توندڕەوی و تەکفیری خۆیان دەستیان کرد بە کوشتنی خەڵکی موسڵمان. یەکێک لەوانە پیاوێکیان بینی ڕۆژێکیان ڕای ئەکرد قورئانێکی لە ملا بوو ئافرەتێک و مناڵێکیشی لەگەڵا بوو چون گرتیان کەسەی دەکەن عەبدوڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەتە. عەبدوڵای کوڕی خەبابی کوڕی ئەرەتیان هێنا گوتیان پرسیاریان لێ کرد تۆ کەی؟ گوتی موسڵمانم. چی ئەەکەی لێرە؟ فەرمووی هاتووم تێئەپەڕم ئەڕۆم بەرەو مەدینە. گوتیان ئەوە چییە لە ملتا؟ گوتی قورئانە. گوتیان ڕێی چییە لەسەر ئیمامەتی ئەبوو بەکر و عومەر؟ گوتی ڕێیم وایەکە ئەبوو بەکر و عومەر پیاوانێکی باش بوون خەڵکانێکی باش بوون. گوتیان ئەی لەسەر عەلی و عوسمان؟ گوتی هەر خەڵکانێکی باش بوون و خەڵکانێکی خواناستن و من هیچ ڕێیەکی خراپم نییە بەرامبەریان.
گوتیان ڕێی چییە بەرامبەر ئەوەی کە عەلی بیستوتە حەکەمی قبوڵ کردووە حکمی خوای وەلانەوە حکمی خەڵکی قبوڵ کردووە ئەو گوتی إن عليا أعلم بكتاب الله مني ومنكم وأشد توقيا على دينه وأنفذ بصيرة قلت علي لمن أول شار زاتر لكتاب إخوة وعلي زينك ترى وعلي متقي ترى قلت إنك لست ممن تتبع الهدى إنما تتبع الرجال قلت أنتو كسيكي شون قرآن وبيامي إخوانا كوتوي شون خلق كوتوي تولي ما دام علي كردوتي قبول ما بلام خوانا فرمي طبعا قلت إن الذي في عنقك يأمرنا بقتلك قلت أو قرآني كلملتها أمر من بيئك بكشتنت طبعا أو قلت أحيو ما أحياه القرآن وأميت ما أماته قلت أويك قرآن يجيني بيجيني نوي قرآن يمريني بيمريني قلت يعني لقال خويا برديان خوي خيزانكي كركش لريقا برازي كان بيني براز يكيك لخوارج كان لو ترميكي ليا ئەوانەی کە دەستیان کرد بە هاوارکردن گوتیان ئەوە هی کابرایەکی ذمیە چۆن وات لێکە چۆن ئازارتدا چۆن کابرای ذمیان دۆزی و سوڵحیان لەگەڵا کرد پارەیاندایە بۆ ئەوەی لە خوێنی بەرازەکەی ببورێ هەل لە ڕێگە دار خورمایەکیان بینی خورماکە دیسانەوە هی کابرایەکی ذمی بوو چۆن سوڵحیان لەگەڵا کرد خورماکە بخۆن لەمن لە هەمان کاتە بڕیاریان داوە کە عەبدوڵڵا بکوشن عەبدوڵڵا گوتی ئیمانداران خوێنی من لەو بەرازە گەورەترێکە ولو خورمایە گەورەترێکە چۆن خوێنی من ئەڕێژن بەڵام خوێنی بەرازێک ئەدەن بە ناشەرعی ئەزانن وتیان نا تۆ کافر بیت لەبەرەوەی تۆ شوێنی پیاوەکەوی شوێنی خوا ناکەوی لەبەرەوە عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەرێتیان کوشت ئەجا کوڕەکەیان هێنا کوڕەکەیشان کوشت خێزانەکەیان هێنا خێزانەکەی حامیلەش بوو بە شەرتێ زۆر لێ پاڕانەوە لێیان پاڕایەوە گوتی بمکوژن من حامیلم سکیان هەڵدڕی خۆیان و مناڵەکەیشان کوشت ئیمامی عەلی کە ئەمەی بیست بڕیاریدا شەڕیان لەگەڵ بکات چکەمانە دەستیان چۆ خوێنی موسڵمان و ئەمانە هیچ موسڵمان یعنی تەنانەت ئەمانە فیتنەیەکیان بەرپا کرده بوو خەڵکی موسڵمان کە بەلایانە ئەڕووی نەیە بێرا بڵێ موسڵمانم ئەبوایە بیوتایە کافرم هاتوو گوێم لە پەیامەکەی خوا بێ دەعوەم بکەن ئەوانش ئەو ئاەتیان بیستە بوو لە قورئانەوە وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنه کابرای موسڵمان ئەیوو کافرم ئەهاتن ڕێزان لێ ئەگەر حورمەتیان لێ ئەگەر خواردنیان ئەدایە دوایی ئەیان ئەگەر بیوتە من ئیسلامم قبوڵ ئەیان گەیاندە ئەو شوێنش کە ئەمینە بێتیایە بەڵام بیوتایە موسڵمانم شوێن کەوتەی عەلی یا معاویە و ئیمانم بەم فکرەی ئێوەنی ڕێک سەریانە بڕی و ئەیان کوشت ئیمامی عەلی بڕیاریدا شەڕیان لەگەڵ بکە کە هات شەڕیان لەگەڵ بکە جێشێکی ئامادە کرد طبعا عەبدوڵڵای کوڕی عەباس وەختی نوێژی نیوەڕۆ بوو قوتی ئەی خەلیفەی موسڵمانان طبعا ئامۆزای خۆشەتی ئیمامی عەلی فەرمی لێگەڕێ با بچم قسەیەکیان لەگەڵا بکەم قسەیەکی خێریان بۆ بکەم عەسا وەلەعەلەه بگەڕێنەوە ئیمامی عەلی پێی خۆش نەبوو بچێ فەرمی ئینی ئەتەخەوفهم عەلەیک فەرمی لێدەدەزم ئەتکوژن فەرمی مەترسە لە من عەبدوڵڵای کوڕی عەباس جلێکی جوانی لەبەرکرد خۆی بۆن خۆش کرد ڕۆژ بۆ ناو خەواریجەکان کە ڕۆژ بۆ ناو خەواریجەکان سەلامی لێکردن طبعا پێشوازیان کرد زانیان ئامۆزای پێغەمبەر و پیاوێکی عالم و فەقیهە لە شەرعە گوتیان چی هێناوتی بۆ لای ئێمە گوتی هاتووم هەندێک شتتان دەربارەی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک ڕوود کردەوە و تەوزیحتان پێ بدەم جئتكم من عند أصحاب رسول الله صلى الله عليه وسلم نزل عليهم الوحي وهم أعلم بتأويله منكم وليس فيكم منهم أحد فەرمی هاتووم لەلای ئەصحابی پێغەمبەرەوە بۆ لای ئێوە هاتووم قورئان بۆ ئەوان هاتوۆتە خوارەوە ئەوان باشتر لە قورئان شارەزان و هیچ کەسێکتان لەگەڵان نییە کە سەحابەی پێغەمبەر بن طبعا یەک سەحابی پێغەمبەریان صلی الله عليه وسلم لەگەڵ نەبوو هەموو گەنجی تازە پێگەیشت و ئەو خەڵکانە بوون کە لەو سەردەمی فیتنەیە گەورە ببوون باشە و ئەو پەرگیریەیان بۆ دروست ببوو پاشان عەبدوڵڵای کوڕی عەباس پێی فەرموون فەرمی چ گلەی یەکتان لە عەلی هەیە بە کافری ئەزانن گوتیان سێ گلەیمان هەیە فەرمی بڵێن فەرمی یەکەم عەلی حکمی خوای وەلانە حکمی خەڵکی قبوڵ کرد خوایشە فەرمی لا حکم ئینی الحکم إلا لله فەرمی ئەمە یەک وتیان دووەم عەلی ڕێگەی پێداین شەڕی معاویە بکەین دەستمان بچێتە خوێنیان بەڵام ڕێگە نادا ژن و ماڵ و مناڵەکانیان بە غەنیمەت بۆ خۆمان بەرین فەرمی ئەمە دوو گوتیان سێم عەلی لە کاتی سوڵحەکەیە ئێمە گوتوان بنووسە ئەمیرە المؤمنین ئەوان کە گوتیان منووسە ئەمیر المؤمنین عەلی ڕازی بوو ئەمیر المؤمنینەکەی کوژانەوە کەواتە ئەمیر الکافرین ئەمیر المؤمنین نییە ئەگەر ئەو خۆی ڕازی بوو بۆی ئەوە بکوژێنێتەوە عەبدوڵڵای کوڕی عەباس فەرمی ئامادەن گوێ بگرن گوتیان بەڵێ گوتی سەبارەت بە خاڵی یەکەم ئەڵێن حەکەمی قبوڵ کردووە
وحكمي خواي ولا ناوى قلت خواي پروردگار دربانين الراو لكاتي إحراما كأفرمي لا تقتلوا الصيد وأنتم حرم دعا فرمي ومن قتله منكم باشان خواي پروردگار فرمي يحكم به ذوى عدل منكم فرمي خواي حكمي قبول ليرا فرمي وجدان تان بخانكار اگر بو خويني كروشكيك كربع درهمي قيمتي نية خوا حكمي قبول به اي خوا چون بو كجانوي خويني دوبري آوا گورا حكمي قبول نية باشان فرمي خوا درباري كشي جنو مرد افرمي فبعثوا حكما من اهله وحكما من اهلها خوا حكمي قبول بو كشي جنو مردك باشا كشي جنو مردك گوريا يا ام لشاوي خوينك خليك خلقبا كاميان گورترن ئەمەیان گەورەترە گوتی باشان پێغەمبەری صلی الله عليه وسلم لە بەنو قوڕەیضە کاتێککە بەنو قوڕەیضە خیانەتیان پێکرد سعدی کوڕی معاذی نەکرد بە حەکەم بەسەریانەوە ئەم بەڵگانی کە بۆ باسکردن گوتیان ئەم قسانە وایە گوتی هیچ شتێکی ترتان هەیە لەسەر ئەم خاڵە گوتیان نەمانما فەرمی خاڵی دووەم کاڵێن عەلی دەستی چۆتە خوێنی معاویە و ڕازی نەبووە ئێمە غەنیمەت لە ماڵ و مناڵێم بکەین بە غەنیمەت گوتی باشە کە ئیمامی عەلی ئەوان بەغیان کردووە ئیمامی عەلی وتوێتی بەغیەکەیان کۆتایی بێ ئێستا ئەوان قبوڵی سوڵحیان کردو تەواو کۆتایی میهاو مۆزوعەکە خاڵی دووەم ئەگەر گریمان ڕێگەی پێدان فەرمی خات و عائیشە لەگەڵ ئەوانە کامتان ڕازی ئەبن خات و عائیشە بە غەنیمەت وەرگرن و بە حەڵاڵی بزانن بۆ خۆتان یا ئیمانتان بەو ئایەتە نییە کە فەرمی النەبی ئەولا بالمؤمنین من ئەنفسهم وأزواجه أمهاتهم فەرمی ئەگەر قەناعەتتان وایە کافر ئەبن بەمەکە ئیمانتان بە ئایەتێکی قورئان نییە گوتیان ئەمەشمان قبوڵە فەرمی قسەتان ما گوتیان قسەمان نەما گوتی سەبارەت بە خاڵی سێم کاڵێن عەلی ئەمیرە المؤمنینی کوژانۆتەوە لە وەثیقی سوڵحەکەیە گوتی ئێوە بیرتان نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سوڵحی حودەیبیە کە نووسی لەگەڵ سوهەیلی کوڕی عەمر کە فەرمی بنووسە بە سوهەیلی کوڕی عەمری گوت ئەو کات ئیمامی عەلی سوڵحەکەی نووسی گوتی بنووسە ئەمە ئەو کتابەیە هذا ما صالح عليه محمد رسول الله صلى الله عليه وسلم مع سهيل بن عمرو سهيل كوري عمرو قوتي لو علمناك رسولا ما قاتلناك قوتي اگر بزانين پیغمبري بو شرط لقلقين اكتب اسمك واسم ابيك قوتي ناي خوتو باوكت بنوسا قوتي من اقادارم پیغمبري خواه صلى الله عليه وسلم رسول الله كي كجانوا نوسي محمد بن عبد الله قوتي رسول الله قوري يا امير المؤمنين مقامي نبوت قوري يا امارات قلت يعني هل بد رسول الله قولت له لأمير المؤمنين مقامي نبوتش قولت له أمارت قلت بو بيغمبري خواه رازي بو أوب كجانيتوا أي بو إمامي علي أقر رازي بي بمكافرة بكاميان تان بي قولت له لأن هل بد أوي بيغمبري خواه كرديتي صلى الله عليه وسلم قولت له وشرعيت له عمق والله ماني دانوا قلت اشتيكي تبتان ما واستابينا قلت يعني همو أويك لقل خوارج كان بون قرانوا 8,000 سەرباز لێیان ترازە 4,000 کەسیان مانەوە کە ئێستا ئامادە بوون دژ بە ئیمامی عەلی بجەنگن شەڕێکی خوێناوی دروست بوو لە بینی جێشی عەلی و جێشی ئەوانە عولەما ئەفەرموون ئەوان تەفروت و نابوون یعنی حتا هەندێک ڕیوایەت هەیە کە عەدەدێکی زۆر کەمیان ڕزگاری بوو بەڵام هەر هەڵگری هەمان فکر ڕزگاریان بوو و ئەو فکرە بەو لەناوبردنیش کە ئەو لەو شەڕەیە تووشیان هات کۆتاییان نەهات و ئینەما دواتر ئەوانە برەویان پێدا ئەو کەسانی کە ڕزگار بوون چون خەڵکیان لە خۆیان کۆ کردەوە و دژی ئیمامی عەلی و پیلانیان داڕشت بۆ شەهیدکردنی ئیمامی عەلی و معاویەی کوڕی ئەبوو سوفیان و ئەبوو موسای ئەشعەری و عەمری کوڕی عاص پیلانەکە دژی سیانیان جێبەجێ نەبوو بەڵام دژی ئیمامی عەلی جێبەجێیان کرد ئەوە بوو عەبدوڕەحمانی کوڕی مولجیمیان نرد ئیمامی عەلیشیان شەهید کرد کەواتە دوو خەلیفەی موسڵمانە بەدەستی ئەمانەتیان چون بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر بیان گەمێ ئەیان کوژم چونکە ئەمانە فیتنەیەکی گەورە بوون بۆ موسڵمانان درێژەی هەیە باسەکەمان بەڕێزان بەشی ئەم جارشمان کۆتایی هات تا بەشێکی تر بەخوای گەورە دانەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبرکاته. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا
وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برای نوکشکانی بەڕێز سڵای خۆی پروردگار لە هەموو لایەک بێت. دەرسی ڕابردوو قسەمان لەسەر بابەتی سەرهەڵدانی خەواریجەکان و ئەو گرفتی کە لەگەڵ ئیمامی عەلی بۆیان دروست بوو و قسەمان لەسەر ئەو شەڕە خوێناویە کرد کە لەگەڵ فێی ئیمامی عەلی دروستیان کرد. ئەمڕۆ دێنە سەر باسکردنی درێژی بابەتەکانی خەواریج و بیر و باوەڕ و مەلامحی داعوەکەیان چی بوو. گرنگترین ئەو معتەقەداتانی کە بۆیان دروست بوو بەڕێزان ئێمە وەکو سەرەتا باسمان کرد کێشەی خەواریج لەگەڵ ئیمامی عەلی و لەگەڵ معاویەش کێشەیەکی سیاسی بوو. فکرەکە ئەسڵی فکرەکە لەسەر خوێنی ئیمامی عوسمان دروست بوو ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ. بەڵام دواتر ئەم بابەتە تەتەوری کرد، یعنی لە فکری خەواریجە لە فکری تەکفیرە ئەم بابەتە بۆەوە نەوەستا بە خلافێکی سیاسیەوە نەوەستا و ئینەما تەتەوری کرد، گەشەی کرد بۆ خلافێکی فکری، خلافێکی عەقەدی. خەواریجەکان دواتر تەدەخولیان کرد لە مەسائیلی ئیمانە، لە مەسائیلی عەقیدەیە. مرتەکیبی کەبیرە واتە ئەو کەسەی گوناهێکی گەورە ئەکا ئەوان بە کافریان لە قەڵەم ئەدا و ئەیان هەر کەسێک گوناهێکی گەورە بکە مخەلەدە لە ئاگرە بە اعتیباری ئەوەی کە کردەوەکانی ئینسان بەشێکە لە حەقیقەتی ئیمان. بەم پێیە ئەوان مرتەکیبی کەبیرەیان لە ئەسڵی ئیمان برتە دەرەوە بە کافریان لە قەڵەبدا و خوێنیان حەڵال کرد. هەر لەو مەنظوڕیشەوە بوو کە ئیمامی عەلییان کافر کرد، کە معاویەیان کافر کرد، کە عەمری کوڕی عاص ئەوانیان کافر کرد، بۆ چونکە وتیان ئەمانە هەمویان گوناهی گەورەیان کردووە کە وازیان لە حوکمی خوا هێناوە و حوکمی خەڵکیان قبول کردووە. لەبەرەوە دوای ئەوە لە مەسەلەی تەکفیرە پەریسەن تەکفیر لە لای فکری خەواریج هەر بە ئیمامی عەلی و معاویە و عەمری کوڕی عاسەوە نەوەستا، وتیان هەر کەسێکیش ئەمانی پێ کافر نەبێ کافرە. لەبەرەوە هەموو ئەو سەحابە بەڕێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەگەڵ ئیمامی عەلی بوون یا لەگەڵ معاویە بوون ئەوان بە کافریان لە قەڵەمدان و خوێنیشان بە حەڵاڵ ئەزانی. هەر لەسەر ئەو بابەتەش بوو کە عەبدوڵای کوڕی خەبابی ئەرەت کە لە دەرسی ڕابردووە باسمان کرد شەهیدیان کرد چونکە ئەو تەحکیمی ئیمامی عەلی پێشەرعی بوو. خاڵێکی تر ئەوان ئەو ئاعتقادی کە بۆیان دروست بوو پێیان وا بوو کە هەر کەسێک مخالفەی ئەوان بکە مشتیکە، هەر کەسێک ڕەئی لەگەڵ ئەوان نەبێ مشتیکە. و ئەو کەسەی طبعاً کاڵێ مشتیک یعنی مرتەدە لە دین، چونکە ئەمانە بە ئەسڵ ئیماندارن، خۆیشیان بە ئیماندارەزانن کە لە نەزەری ئەمانە لە ئیمان دەرئەچن بە مرتەدی لە قەڵەم ئەدەن و حکومەکەی لە نەزەری ئەمانە لە کافری ئەسڵی قورسترە. یعنی ئەگەر هاتوو کوشتنی کافری ئەسڵی بەبێ مبەڕیر بە شەرعی نازانن، کوشتنی ئەو کەسانی کە مخالیفی ئەوانن لە بیر و باوەڕە لە مەسائیل عەقەدیەکانە ئەو کوشتنی زۆر بە حەڵاڵ نەک تەنها کوشتنی خۆیان، کوشتنی خۆیان، خێزانەکانیان، تەنانەت مناڵەکانیشیان. ئەین تەسەور کە فکری تەکفیر بۆچی مەترسیدارە بەڕێزان بەم شێوازە وەکو ئاگر بەربێ لە پوشپەرە ئەسەنێ. یعنی ئەمان لە ماوەیەکی زۆر کەمە قەناعەتێکی زۆر خراپیان بۆ دروست بوو کە ئەو قەناعەتەی بەرامبەر بە موسڵمان هەیان بوو بەرامبەر بە کافری ئەسڵی بۆیان دروست نەبوو. یعنی پێیان وایە مناڵی ئەو کەسانی کە مخالیفیانە مرتەدە و مناڵەکانیشان لە ئاگرا بە هەتاهەتایی ئەمێنەوە وەخ کوشتنی مناڵەکانیان و ژنەکانیشان بە شەرعی ئەزانن. طبعاً ئەمە لێرە بەڕێزان من بۆ خۆم معایشەی هەندێک لەم برادرانم کردووە کاتی خۆی لە سوودان کە ئێمە تەڵەبە بووین. من لە مزگەوتێک نوێژمە کرد، مزگەوتەکە مزگەوتی ئەنسار سوننەکانیان پێیەوە. طبعاً جەنابتان ئەزانن مزگەوت و طوروق زۆرە لە سوودان.